وەختتان و خێر خەڵکە کوردەوار ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو دیبێتەی ئەوڕۆ اختصاص دەریاگە و تایبەتە بە ئاخێزنامەی کوردان کە لەلایەن یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ تەرجمە کراوەتە سەر سۆرانی. بۆ خاتری ئەوەی کە لە ڕۆژانە داهاتووە ئەم ئاخێزنامە دەست بەدەست ئەگەڕێ بە ناوە خەڵکە، من هەم بە شێوەی قەراعەت دەنگی بڵاوی ئەەکەمەوە و هەم محاولە ئەەکەم تەوزیحاتێک بدەم بۆ شەرح و بەستی. وەسەرەتا زەرورەتە ئاخێزنامە ئەوانەی تەعقیبکەرە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بوو بن، ئێمە لە دڵە نەغد ڕەخنە یان کرەتیک هاتکینە سەدەرەوە. ڕەوەندە مبارزاتە ئینسانە کوردی لەم سەرزەمینە لە شێوەی تەکامل پەیدا کردووە خۆی لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هاتە دەر. هەروە کە ئێمە ئەزانین هەر ڕوانینێک، هەر ئیدەیەک ئەتوانێت لە دابشکردنە خۆی بە خودی و دیگەریە و ئەوی تر لە ڕواڵەتە شەیتان بنوێنێت، لە ڕواڵەتە مطلقە تاریکیە بینوێنێت. بەڵام ئەگەر خۆت بخەیتە جێگەی ئەوی تر خۆی بە شەیتان نابینێت، بەڵکو خۆی بە عنسۆرێکی مفیدی باشی خاص ئەنوێنێت کە بۆ و پێشەوە چوونە دنیا ئەو زەرورەتە دروست بووگە کە ئەو هەبێت. بۆ خاترەوەی ئەم مسالە بکەمەوە ئەڕۆینە سەر ئەوەی کە تۆ ئەگەر لە ڕوانگەی کابرایکی مەسخکریاگت تورکی، ئێرانی، عێراقی بنواڕیت، ئەو خۆی بە زینەفع و خاوەن حەق ئەزانێت. ژێ ئێمە خاوەنە 2500 ساڵ تەمدونە شاهنشاهین و ئیمپراتوریەتێک بووگین کە پێگا ئاکادمیکیەکانە دنیا باسمان لەسەرەکەن. ئەسڵەن ئێمە گزارشێکمان لە خۆمان نەبووگە، ئەمە غێناوی گەورەیە فەرهەنگی ئێمە بووگە کە ئەم ئوروپایانەی وادار کردگە سەبارەت بە ئێمە قسە بکەن. پس ئێمە هەر لە کۆنەوە میلەت بووگین و تەمەدون بووگین و یەک و دوودانە حەملەمان پێکریاگە و هێرشمان پێکریاگە لە توولە تاریخا، بەڵام هەرماگینەوە و دەرنەتیجە ئێمە یە حەوزەیەکمان هەست بە نامە حەوزەی تەمەدون ئێرانی. ئەمە لە ڕوانگەیەوە. لە ڕوانگەی تۆیشۆ تۆ ئینسانێکی وە پەراوێز خریاگی کە لە دوای ماجەرای سایکس بیکۆوە، لە دوای جەنگە جەهانیە ئەووەڵا کە ئیمپراتورانە بە ئیستلاح خاکی و زەمینی دابشکریاگەن، تۆ بێبەشکریاگی. لەگرا بە تووڕەبوون و بە نەڕین و بە جمێندان و بە مەغکردن و بە تۆریان و بەڕوانینە پڕ لە نەفرەت، تۆ ناتوانی ئەوی تر وەکو شەیتان پێناسەی ئەەکەی بیبیتە دواوە، ناڕواتە دواوە. هەروەکو ئیستاگەر بڕۆی بۆ ئەم خەڵکە ئێمە قسە بکەی و بێژی ئەم دەورانە تیاژیان ئەەکەی دەورانە قەشەنگێ نییە، جوابە دەداتەوە بۆ نییە کاکە. باوکە من کەرینەوگە سواری بوێت، من ئیستەوەنە و شەوا لە ژێری پێمە. باوکە من 8-9 کیلومتر بە پێ چووگە تا کونەیە ئاو بێرێ، ئیستە من شێرە ئاوەکە لە ماڵەکەمە ئەکەم و ئاو گەرم تێرێ بۆ من ژیانم فرە خۆشترە. دێ ئەوانە ساحێوە پارەن، ساحێوە دەسەڵاتن، بەز نییە مەجال ئەدەن بە منیش ژیان کەم. ئەو وا جوابتانەداتەوە. ئەم ئینسانە نە شەیتانە، بەڵکو خەریکە بە تۆ شتێک ئێژێ، بە تۆ ئێژێ ئەم ئینسانە نازانێت. وەکو کێ نازانێت؟ وەکو ئەو ڕعیەتەی لە ئوروپا
لە دەورانە بەر لە سەرمایەداری و فۆئۆدالیزما بڕوایەتە لەگەڵ یا قسەت بکردایە جوابی ئەداوە ئەیوت ژیانە خۆشێکم هەست بە پێچەوانەی باوام دوو دۆنم زەوی زیاترم وا لە بەردەسا ژیان لەمە خۆشتر ناوێ ئەرباب زەمینی هەست منیش لەسەر زەمینەکەی ئەرباب کارەکەم ئەو ڕعیەتە نەی ئەتوانی تەسەورکا کە دنیایەکی تریش ئەتوانێت دروست ببێت کە لە دنیاکەی ئەو فەرقی زۆرترە نەیەتوانی لەگرا تۆ بە نوقتەیەک ئەگەی ئەو نوقتە ئەمەسە تۆ بەر لەوەی کە خۆت سوورکەیت و هەڵخەیت و دەست پەلامارە ئەسڵحەکەت بەی یا بنەوی لە گۆچانەکەی دەست پەلامارە تەرەفە مقابڵ بەی تۆ ئێشێ شەڕە ئیدەکان بکەی هەر وەختێ لە ئیدەکان و لە باوەڕەکان و لە نەزەریەکان و بردتۆ لەم شەڕە بردتۆ لە شەڕە مەیدانی و لە شەڕ فیزیکیشە ئەیوەیتۆ کەواتە ئێستا من وتم نظامە سوڵتەی جیهانی کۆمەڵێ ئارگیۆمنتی بۆ خۆی هەست کۆمەڵێ تەلاشی کردگە مەفاهیمێکی دروست کردگە وەکو مافی مرۆڤ وەکو دموکراسی وەکو لیبرالیزم مەفاهیمێکی دروست کردگە لە پشتە ئازادی ئەو تۆ بە دانچێڕکردنەوە و مەخکردن و لە چەپەڵەمە و گریان و ڕەجمە شەیتان ناڕواتە دواوە خۆیشی بە شەیتان نازانی بەڵکو ئەو وەختێ پەلامارە عێراق ئەدا ئێژێ من دموکراسی تێرم سوارە بەر تانکە ئەبرامز من ئازادی بۆ خەڵکە عێراق تێرم سوارە بەر تانکە ئەبرامز ئەو وا ئێژیتی بەڵام تۆ لەگرا ئەفامید کە وەختە تووڕەبوون و لچە پەڵەمە و تۆریان و قیڕەقیر نییە بەڵکە وەختە ئەوەسە کە تۆدانیشی و لەگەڵە ئیدەکەی ئەوە بەشەڕبی ئەو ئیدەی خۆی وا بڵاوە پێکردگە بە تکراری و بە تکراری لە ڕێگەی مەسمیدیاکان و لە ڕێگەی دام و دەستگاکانیوە لە ڕێگەی هالیوودەوە لە ڕێگەی خەتابەی سیاسیەوە لە ڕێگەی NGO باوەکانە سەردەمیوە لە ڕێگەی سەلەبریتیەکانە هالیوودیەوە لە ڕێگەی جۆنبشە میتوو ئەمبەر هێرد جاندێپی کێشاناوە دادگا لە بریتانیا لە کاتە جۆنبشە میتووە وتی شووەکەم ئازارە جنسی داگم دادگاه بریتانیا جاندێپی محکوم کرد بەڵام لە ئەمریکا جانی دێپ شکاتی کرد و ئیعادەی حیسیەتی کرد لە ئەمبەر هێرد و دادگاکەی هەفتەی ڕابردوو بردو و 15 ملیۆن غرامەتی نیا سەر شانە ئینسانە درۆزنێک وەکو ئەمبەر هێرد تۆ لە محاسەی جیهانێکا کە دیسکۆرسە خۆی بە پەرەپێدان بە تەبدیلکردنی بە قسەی سەرزارە شوان و گاوانە دوورکەوتووترین جێگەی ئەم دنیا سەپاندگە سەناوە زەهنیەتە مەردمانە دنیا بەدانچی ڕۆکردن و بە تووڕەبوون و بە جمێندان و بە پێلەقە کێشان ناڕواتە دەرەوە بەڵکو بە شەڕە ئیدەکان ئەڕواتە دواوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە تکرارە ئەم ڕەوەندە کە بەسەر مەردمە ئێمە هاتگە و وەکو ئەو پەزنتەی پێهاتکە یا مثالمدا کابرایژێ من لە باوای خۆم حاڵم باشترەوە نەوشەوا لە ژیری پێما باوام کەریشی نەبوو سواری بوێت تۆ لەگەڵ ئەم ئینسانە ناتوانی بیتە شەڕ و یا پێناسی بکەی بە عینوانە دوژمن تا زەمانێکە لەگەڵ ئەو ئیدەیەی کە لە زەهنیەتی ئەوە دانیشتگە ڕوبەڕوو نەویتووە پس یەکەم هەنگاو شەڕە ئیدەکانە وەختە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئێژێت ئێمە لە دڵە کریتیک نەقد یا ڕەخنە هاتکینە سەر دەرەوە چی کردگە ئیدەکان هەڵس و کەوتەکان
نەتیجەکانی و بەر پێوانەی عەقڵداگە ئیدەئالەکانداگە و هەڵی سەنگان دەکەن و لێو دووە میزانە درۆیی کاذببوون تەوەهومبوون و دوژمنانەبوونە ئەمانەیە دەرخستەگە بەڵام وەختی ئەوە گەیی بوو کە ئەم خەڵکی کوردە و ئەم کوردانە سەمومەنی لەدەساوێت بۆ شەڕ لەگەڵە ئیدەکانە ترە دنیا کە نظام سوڵتەی جیهانی یاڵەتە متحدەیە ئەمریکا و بریتانیا و ئیتحادیە ئوروپا لە ژێرە ناوە گەشەپێدان و پێشکەوتن لە ژێرە ناوە بەختەوەرکردنە ئینسان لە ڕواڵەتە ئەوە نەیەتە مەیدانە ئێمە بەڵام لە ژێر و ئێمە حەتا ئەڕوات قڕۆڵتر حەڕۆڵتر بێدەسەڵاتتر ئەوین ئەمە بۆ شەڕکردنی پێویستی بە سارۆخی نەوەوی نییە پێویستی بەرنەرمەفزار و ئیدەیەکە کە شەڕ ئیدەیە ئەوان بکات لادانت دەمامەکێکە لە ئەوان کە تا ئیستە شتێکی تر خۆیان نوان دەگە بەڵام لە واقعا ئەمانە شتێکی ترن بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆم بە نووسینە ئەم ئاخێزنامە ڕوو بە مەردم ئاخێزنامە بە لاتین پێژن مانیفێست مانیفێستیش بەیانێکی ڕوو بە مەردمە وەگەرەکیسی مەردمێک کە دیار نییەکین مەردمێک کە متعەین نەبووگن تەعەیونیان پەیانە کردگە لە شتێکە ئەمانە قەستمەند بکات ئەو قەستیانە پێ بدات کە لە بێڕواڵەتیە بێناویە تەریدەگیە لە ناهەماهەنگیە لە دەورە باوەڕێکە ئیدەیەکە کۆبە بنەوە و قەستیان سەپاندنی ئەو پێناسە بێت کە گرتوویانە و بۆ سەپاندنی ئەمە بە شەڕ بێن و بجەنگن بۆیە ئاخێزنامە تەرحە معزەلێک ئەکا مشکڵێک ئەکا و ڕێگە حەلەکەیشی باس ئەکا و فۆرمە حەلەکەیشی باس ئەکا ئاخێزنامەی کوردان تەرحە ئەوە ئەکا ئەم دنیا چی بەسەر هاتکە لە ماوەی 4 قەرنە ڕابردووە و بە شوێن ئەوە چی بەسەر ئێمە هاتکە بە پێچەوانەی ئەو ڕەوایەتەی کە ئەوان وتگیانە و تکراریان کردگەسۆ لە ڕێگەی دەستگاکانیان و ڕووناکبیرە ساختەیان و لە ڕێگەی زانکۆکانیان و لە ڕێگەی علمە باستان شناسی و کەونناسیان و لە ڕێگەی فیلۆلۆژی و زمان ناسیان و لە ڕێگەی مێژوو و مێژوو نویسیان و بەڵکو ئاخێزنامەی کوردان لەسەر گرنگترین قۆناغی گۆڕانی ئەم جیهانە لە ژێرە نەزمێکی تازە قسەکە من وردە وردە تێمە سەرە ئەم ئاخێزنامە تەحەولێک و گۆڕینێکی بنەڕەتی لە سەرزەمینە کوردانە دروستەکە تا ئەم دەقیقە ئەوەی خەڵکە ئەم سەرزەمینە بووگە و پێی وابووگە لە جەریانێکە لە نەهادێکە لە حیزبێکە لە ڕێکخراوەیەکە بەشدار بووگە بۆ ئەوەی مبارزە بکات و بە غەڵەت بەشدار بووگە بە ئادرسە دوژمنە ڕوویگە خەڵەتیاگە بەڵام لە ناخە خۆیان سانە شۆڕشگێڕێک بووگە بۆ ئێمە تا ئەم دەقیقە ئەو ئینسانە ئینسانێکی مکەڕەمە خوێنی بە فێڕۆ نەچووگە لە زومرە و لە جرگەی کەسانێکا کە بۆ تەعالی و گەورەی و خەیری گشتی سەرزەمینە کوردان
گیانبازیان کردگە ئەشوبهێن احترام ئەگرێن ئیکرام ئەکرێن مجەسەمەی یادبوودیان بۆ دائەنرێت بیریان لە ئەکرێتەوە و بنەماڵەکانیان ڕێزیان لێ ئەگیرێت. بەڵام لە دوای ئاخێزنامەی کوردانەوە ئەوەی لە ناو جەریاناتە دوژمنە سەرزەمینە کوردان و ئینسانە کوردی و جیهانە کوردی بێت معامڵەی دوژمنی لەگەڵا ئەکرێت. هەمان کارکە لەگەڵ دوژمنها کردیاکە لەگەڵ ئەمانە ئەیکەن خەڵکە کوردەوار وا ئەکا. خۆب من سەرەتا بە دەنگە یەکێک لە یاران کە توانی گێسی ئەم ئاخێزنامە هەم تەرجمە بکاتەوە وەکو وەفایەک بۆ ئەم یارە کە زەحمەتی کێشا لە گرنگترین و لە سەختترین دەورانە ژیانە خۆیە کاتی دانیا و ئەمەی تەرجمە کردەوە بە باشترین شێوە، هەر بە دەنگی خۆی خوێنریاگەوە من بە دەنگەکەی خۆی وڵاویەکەمەوە و پاشان بڕێک لەسەر ئاخێزنامە قسەکەم. ئەگەر دەنگ باشە بێژن. ئاخێزنامەی کوردان ڕێکەوتی دەورانی اتفاق. ئاوایە مرۆڤ ئەگەر بە تەواوی لە ڕاستیەکانی بارودۆخی ئێستایی پێگەی خۆی تێبگات یاخی دەبێت و سەر هەڵدەدات. هەر بۆیە دەبێت حزبی ڕادیکاڵ و بنچینەیی تونترین هەڵوێستی لە پێگەی ئیسیسالەوە هەبێت تا مرۆڤی هاوچەرخ و ئەمڕۆیی بە تێگەیشتن لە مەترسیەکان و تاریکیەکانی سەردەم بێتە دی. میدیا بە کۆمەڵ وەهم بەرهەم دەهێنێت و بەرهەمی وەهمیش تەسلیم بوون و بێدەنگی و خەساویە. بێومێدی جیهانی گرتوتەوە. کێیە ئەوەی تۆمەتی تێرۆریست بوون نەدراوەتە پاڵی؟ کێیە ئەو کەسەی داخی قەرزداری لە ناوچاوانی نەدرابێت؟ چۆن ژیاوەنەوانەی بڕوایان بە دینەکانی لیبرال دموکراسی و سۆسیال دموکراسی نەهێناوە؟ لەکوێیە ئەو بستە زەمینەی لە ژێر چەپۆکی دەوڵەتە یەکگرتووەکانی دژی مرۆڤایەتی نییە؟ پەیبردن بەڕاستی بارودۆخی بەشەر لەم یەکگرتوویە پیرۆزەدا لە دژی جیهانی مرۆڤایەتی و مردم بوون سەرهەڵدان دەکاتە زەرورەت و ڕاپەڕین دەکاتە کارێکی لە پێشینە. ئاخێزنامەی کوردان ئەم زەرورەت و ئەولەویەتە دەخاتە بەرچاو. سەردەمی ئیمپراتورانی کۆلۆنیالی دەریایی کۆمپانیا دەوڵەت سازەکان. دەریا بێئەندازە بێگوناح ملکەچ دڵپاک و نەرمونیان ئەنوێنێت. ئەم نەرمونیانە دەریا دەکاتە پڕمەترسیترین و بەهێزترینی عنسوورەکان و ئینسان لە بەرامبەر ئەم هێز و مەکرا جگە لە پارچەدارێک هیچی نییە و کاتێ لەسەری دادەنیشێ تەنیا پشتی بە لێزانی دلێری و فێڵبازی خۆی گەرمە. کەشتی پڕشکۆترین نیشانەی دلێری و فەهمی ئینسانە. هێگڵ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ شارستانیەتەکانی تر و جەماوەرەکانیان بۆ ئەوروپیەکان مەترسیدار بوو، هەروەکو بەرەنگاربوونەوە لەگەڵ دەریا، هەروەها کەرەستەکانیشیان ئاسەنگ بوو. ئەمە بۆ هۆکاری ئاڵۆزترکردن و نەرمترکردن و بە خۆژەیی نواندنی شێوازەکانی سوڵتا لەلایەن ئیمپراتورانی کۆلۆنیالی دەریاییەوە تا بە حوکمی کارزانی و فێڵبازی کەشتی ئینقیادی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی مواسساتی خۆیان بەرەو پێش بەرن. هۆکاری سەرەکی گەشەکردن و گۆڕانکاریە گەورەکان و دەستکەوتەکانی کۆمپانیا دەوڵەت سازەکانی ئەوروپی لە هەموو بوارەکانی ئابووری، دین، فەرهەنگ، زانست و سیاست لە سەدەکانی دواتر دەریانەوەردی و ئاشنایەتی بە شارستانیەتەکانی دیکەی جیهان بوو. هەروە کە تاڵانی زێڕوزیوی ئەمریکای لاتین سەرمایەی دەستپێکی ممکن کرد، چیرۆکەکان، ئەفسانەکان، شێوەی ژیان، کەلتوری خواردن، ڕوەکناسی، جۆراوجۆری بەرهەمەکان و ناسینی شێوازەکانی تری بەرهەمهێنان سەرمایەی دەستپێکی لە بوارەکانی فەرهەنگ، سیاست، دین، زانست و هونەر فراهەم کرد. ئەم دەستکەوتانە نەک بوونە هۆی گۆڕانکاری زۆر گەورە لە ناودڵی کۆمەڵگەی ئەوروپی و دەستپێکی بەرهەمهێنانی بە کۆمەڵ لە هەموو بوارەکان، بەڵکو لە خۆبایی بوون بەسەر جیهانی غەیری ئەوروپی ژودۆ کریستیانی و بە کەمزانینی غەیری سپی پێستەکان و هەوڵدان بۆ هەتاهەتاییکردنی ئەم سەرتربوونە وەهمیەی بەدووادا هات. مێژووی جیهان تەنها مێژووی ئەوروپا نییە، مێژووی ئەوروپاش خۆی
مێژووی شەڕی چینایەتی نییە، بەڵکو تاریخی سیاسی تەوجیهی سوڵتەیە بەسەر مێگەلدا. ئەم سوڵتەیە لەسەر دوو کۆڵەکەی سەرەکی دینی یونیڤەرساڵ و نەزمی ئیمپراتوری جودۆ کریستیانی بووە و هەر بەردەوامە. دژایەتی لە جەنگدا ڕەنگەداتەوە، شەڕ دوایین و تاقانە بڕیاردەرە. لە حاڵێکدا شەڕەکانی ئەوروپا بەرهەمی دژبەیەکی نێوان دەسەڵاتداران بووە و مێگەلی ڕایەدوەرزێر سەربازانی کرێگرتەی ئەم شەڕانە بوون. ژمارەیەکی مەزنی مێگەلی بە کۆیلەکراو کە لە ئەوروپای 1000 ساڵەدا لەژێر ڕەوایەتی یەهودی مەسیحی و دەسەڵاتی کلیسا مۆنارش و ئەشرافی زەمیندار بوون. مێگەلێک کە دواتر وەک بێ هەمەچیزانی شاری هێزی زۆروبۆری سەر شەقامەکان بوون بۆ ئینقلاباتی لیبراڵی بۆرژواکان. تا سەردەمی ستایشی مارکس و ئێنگێلس لە شۆڕژگێڕانی بۆرژوا و ئینقلاباتی بۆرژوازی هیچ مەردمێکی خاوەن ئەجەندا و ئینسانگەلێک بە ئیرادەی ئازادەوە بوونیان نەبووە کە خۆیان دژبەیەکی و تەزادێکیان دروست کردبێت کە بەشەر لە پێناو ئەم تەزادەدا جیهانێکی نوێیان ئافراندبێت. شۆڕشی فەڕەنسا نەبە لەدایکبوونی خەڵک، بەڵکو بە ئاگری تۆپخانەکانی ناپلیۆن و لەشکرکێشیەیەک لە دوای یەکەکانی بوو کە نەزم و پەیوەندیەکانی فێوداڵی لێک پشڕاند. پێکهێنانی گشتێکی مێگەلی بە کۆیلەکراوی ئەوروپی ئاواتێک بوو کە بە مەسیحیبوونی دوایین خێڵەکانی ڤایکینگ و سلاڤ لەژێر چەمکی ئەوروپای مەسیحی هاتە دی و تەنیا بڕگەیەکی لە مێژوو کە دەیتوانی دۆکیۆمەنتێکی مێژوویی و گزارش دەبێ لە دژایەتی و شەڕی چینایەتی لەبار برد. سەردەمێک کە ڕایەدوەرزێڕەکان لەلایەن خاوەن زەویە گەورەکان جواب کران و بۆ دەیان ساڵ بوونە قەبایلی برسی سەرگەردانی دەوری قەڵاکان و بورگەکان تا لە کۆتاییدا بکرێنە هێزی کرێگرتەی بەرهەمهێن. مارکس و ئێنگێلس زۆر بە باشی ئەم ڕاستیە دەزانن، هەر بۆ ئێستایشی بۆرژوازی دەکەن کە بە پێکهێنانی چینی زۆرینەی پرۆلێتاریا پۆتانسیێلی مەردەمسازیان بۆ یەکەم جار لە ژیانی ئەوروپای بە کۆیلەبوودا دروست کرد. زەروری بوو کە پرۆلێتاریا ببێتە سەربازی بێ هەمەچیز سازان بۆ بێ هەمەچیزکردنی خەڵکان. بۆیە ڕاستە کە لە بێ هەمەچیزکردنی بێ هەمەچیزاندا دوو باسکی ڕاست و چەپ لە یەک بەرەدا دەجەنگن. مێگەلێک کە قەت ئازاد نەبوو تامی یەکسانی و برایەتی نەچەشتە بوو، بە دروشمەکانی ئازادی، یەکسانی و برایەتی کرا بە هێزی زۆروبۆری سەر شەقامەکان لە خزمەت ئەجەندای بۆرژوازیدا. دەنا وەهمی شۆڕشی کرێکاری لە پشتی دروشمەکانی پرۆلێتاریا لەم شۆڕشەدا بێژگە لە زنجیرەکانی هیچ لەدەست نادا بەڵکو جیهانێ بەدەست بێنێ یان کرێکارانی جیهانیە گرن ممکن نەبوو. هەر بۆیە پرۆلێتاریا قەت نەبوو بە مەردم و هیچ کات یەکی نەگرت و هیچ شۆڕشێکیش لە کارخانەوە سەری هەڵ نەدا. گرابەشی ئەم شکستانە لە هێژمۆنی فەرهەنگی بە سروشتیکەردا بەرجەستە دەکات. بۆیە مرۆڤی بە کۆیلەبووی جودۆ کریستیانی بە ئەخلاقیاتی نەوی کۆیلەسازی یەهودی مەسیحی ژێردەستەیی و بەندەیی و زوڵم وەک بەڵای بوومەلەرزە و لافا و پەتا بە سروشتی دەزانێت. کۆمپانیگەلی مێرکانتیل بازرگانانی دەریانەوەردی ئەوروپی زوو تێگەیشتن کە ڕێگەی گەشەکردن و دەوامی دەسەڵاتیان بە تەنیا ئاڵوگۆڕ نییە، بەڵکو دەبێ پەیوەندی کڕیار و فرۆشیار بگۆڕدرێت بە ئاغا و ڕایەت. پشتبەسن بە بازاڕی ئەوروپا بە تەنیا ئەگەری پەرەسەندنی ئاسەنگ دەکرد، بۆیە پێویستی بە بازاڕە تازەکان بە باشی هەستی پێدەکرا. سێ هۆکار ئەم گۆڕانکاریەیان هێنایە دی: یەک، ڕەوایەتی سەرساز، دین; دوو، بنیادنان و دروستکردنی شارەکان; سێ، کاڵای ئەتیادهێنەر، شەکر، تووتن، قاوە، چاو و تریاک. ناکرێ ڕۆڵی تایبەتی هیندستان لە ئاسانکردنی ئەم سێ هۆکارەی سەرەوە لەبەرچاو نەگیرێت. هەبوونی ڕێژەیەکی زۆری دین و ئاینە جیاوازەکان و گەنجینەی مەزنی زمانە جۆرا و جۆرەکان لە پەیوەندی لەگەڵ فەرهەنگی ئەوداڵی و ڕەبەنی و سکهەڵگوشین و عیرفان، ژمارەی زۆری دانیشتوان و هێزی بەرهەمهێنی نەدار کە بە ئاسانی ڕاگواستنیان ممکن بوو، هەروەها بەهارات، تریاک، چاو، قوماشی هەرزانبایی لە هۆکارەکانی ئەم تایبەتمەندیەی هیندستان بوون. وڵاتی کوردان و جیهانی ئیختیار و ئازادی کوردی
کە بەهێز و لەشکرکێشی داگیر نەدەکرا لە ناوەڕاستەکانی سەدەی هەژدەیەمدا کەوتە بەر هێرشی کاڵایی و هاکی سیستمیک و هاوکات لەگەڵ هاتنی تووتن چا شەکر قاوە و تریاک بارەگاکانی دانایانی کورد بەرەبەرە کرایە مەڵبەندی تەکیە و خانقاگەری عرفانی و ئاینی کوردان کرایە دەروێشی و سۆفیگەری. ئەو چیرۆکە ساختەیەی کە گوایە وڵاتی کوردان لەلایەن سوپای عەرەبی موسڵمان فەتح کراوە چەوتی و درۆیەکە لەلایەن دەستگای جود و کریستیانیەوە هەڵبەستراوە، چون هاتن و سەپاندنی هەر دینێک بەسەر کۆمەڵگایەکدا لە ڕێگەی شەریعەت و ڕێو ڕەسمی ئاینیەوە ممکنە. بۆیە قبوڵکردنی ئیسلام تەنیا لە ڕێگای عیرفانی یەهودی هندیەوە کە لەسەر دوو کۆڵەکەی تەریقەت و حەقیقەت وێستاوە ممکن بوو. هەڵبەت تەکیە و خانەقا بەبێ دابینکردنی سەرگەرمی و هەندێک خزمەتگوزاری جێگەیان نەدەگرت و قبوڵ نەدەکرا. وەها بوو کە یەکەمین ئیستسمار و چەوساندنەوە ڕەنگێکی ئیلاهی گرت تا کۆمەڵە شوێنکەوتوانی ئەم تاقم و دەستە تەریقەتیانە ببنە هێزی شاراوە و ئامادە بۆ هەنگاوەکانی دواتری ئەم فۆرم گۆڕینە سیستمیکە. دەستگای خانەقایی تەکیەیی بە کۆکردنەوەی حەشیمەت و دروستکردنی گۆڕانکاری بنەڕەتی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و پەیوەندیەکانی بەرهەمهێنان ئامادەی قۆناغەکانی دوایی دەکات. دەستگرتن بەسەر زەویەکاندا بە شێوەی ئیلاهیاتی یان ئاینی کە دواتر لە فۆرمی پێشکەوتووی زەویە وەختیەکاندا دەرکەوتوو، ئیستیغلالی پیرۆزی خۆویستانە لەژێر ناوی کاری وەقفی و نەزری و بە کاڵاکردنی زەوی کە یاسای میراتی ئیسلامی مەشروعیەتی کۆمەڵایەتی پێئەدا ڕێگەی بۆ کڕین و فرۆشتنی زەوی وەکو کاڵا خۆش کرد تا زەوی کە تاقە سەرچاوەی بژێوی و داهات بوو بەرەبەرە لە دەست پێگەیشتنی هەمووان بێتە دەر. هاتنە ئارای قەواڵە بۆ یەکەم جار هەر لەم سەردەمەدا بوو. دوای ئەوەی ئەم گۆڕانکاریە بنەڕەتیە سەرەتاییانە لەلایەن تەکیە و خانەقاکانەوە کە لە ڕواڵەتدا دژی یەک بوون ئەنجامدرا، هەڵهێنانی هەنگاوی دوایی کە ساختەکردنی هۆزەکان، خاوەن زەوی گەورەکان، دەولەکان و پاشاکان هاوکات لەگەڵ دەستپێکی شارسازی بوو زەرورەتی پەیدا کرد. خاوەندارەتی بە کۆمەڵ بەسەر لە وەرگە و زەوی و دارستانەکان و هەروەها بەربڵاوی سەرزەمینەکەیان بوو بۆ هۆی بەخۆبژێوی و دەوڵەمەندی خەڵکی کوردەوار. هەر بەم هۆیەوە نەیان دەتوانی دانیشتوان و خەڵکی خاوەن وڵات بۆ ئاوەدانکردنەوەی کۆلۆنیەکان واتە شارە تازە دروستکراوەکان بەکاربێنن. بۆیە کۆمپانیا بازارسازەکان بە گواستنەوەی کۆمەڵە بە کۆیلەبووەکانی دەور و پشت واتە گورجیەکان، ئەرمەنیەکان، ئاسووریەکان، جوولەکەکان، تورکەکان و هیندیە پارسیەکان هەنگاوی دواتری حەپەلوشکردنی کوردەواریان هەڵگرت. ساختەکردنی زەمینداری خاوەن تایتڵ، دروستکردنی سیستەمێکی دەوڵەتی بە کۆلۆنیە تازە سازکراوەکان ممکن کرد. ئەمانە بە دابینکردنی سەرچاوەی بەرهەمهێن بۆ بازار یەکەمین بوون لە کشت و کاڵی تایبەت بۆ بازرگانی. هێزی بەرهەمهێنی دەستەمۆ و قابلی ئیستیغلالکردن کە پەروەردەی تەکیە و خانەقاکان بوو زۆر زوو وەکو ڕائیەت کەوتنە خزمەت داگیرکاری ئیلاهی و دوژمنکارانەی زەویە بەربڵاوەکانی سەرزەمینی کوردان بۆ کشت و کاڵی بازرگانی، چاو، تووتن و تریاک بەپێی سروشت و لەباری زەویەکە بۆ هەر کام لەو بەرهەمانە. تەکیە و خانەقا بە بارشیفکردنی قەواڵەکان، پەیماننامەکان، دیوانە شێعر و مێژووی نووسرا و نووسراوە عەرەبی فارسیە ساختەکان چینی دەسەڵاتدار و خاوەن مڵکی تازە پێگەیشتوویان لە نەزمی دارولخلافەی تاران و ئەستەمبوڵ جێگیر کرد تا وێنەیەک لە دەسەڵاتی ئینقیادی لەم سەرزەمینەدا بێننە پێش چاو، وێنەیەکی ئەزەڵی ئەبەدی. بەڵام نەبوونی دەستگایەکی چڕکرا و پتەوی ئاینی کە لە مزگەوتگەری فراوان و پڕشکۆدا خۆی بنوێنێ کە بتوانێ هەبوونی خەلیفەی مسلمانانی جێنشینی پێغەمبەر کە ڕزگاری ئومەتی محەممەد لە دنیا و ئاخرەت باریکی خۆی دەزانێ بسەلمێنێ، ئەم وێنە درۆیینە بەتاڵ دەکاتەوە. هەرچەند کەناری دەریاکانی کوردەوار بوو بە ناوەندی خلافەت سازی و بنیادنانی شارە کۆلۆنیالیەکان لەسەر بنەڕەتی قاوەخانە، ئەمرەتخانە، قەحبەخانە، تریاکخانە و بازار
تا لە پاش گۆڕانکاریە پیشەسازیە مەزنەکان تێپەڕبوون بۆ قۆناغەکانی دواتر ئاسان ببێت. ئەم سیستەمە تازە پێگرتووە لەبەر ئینقلابگەلێکی زۆر لە بواری بەرهەمهێنان بەردەوام پێویستی بابدەیتکردنەوەی سوڵتەی بازاڕی خۆی بوو. بۆیە ناچار بوو بە گۆڕین و پەرەپێدانی هەمان ئەو پێکهاتانەی کە پێشتر خۆی دروستی کردبوون. جا ئەم پەرەسەندنە چ بە گۆڕینی شێوەی بەکارهێنانیان بوایە، چ بە هاوتەریبسازی یان تەنانەت بە تەواوی لە ناوبردنی ئەو پێکهاتە ساختەیە. وەک نمونە دەرکەوتنی مەولانا خالدی نەقشبەندی، ئەحمەدی لاهووری، عەلی محەممەدی باب و سەید حەیدەر حەیدەری کە ئەوکات لەگەڵ تەنزیمات واتە دەرکەوتنی عوسمانی و ئەفسانەی دروستکردنی سوپا بۆ هۆزێکی ساختە بە ناوی قاجار ڕوویدا و گۆڕانکاری و دەستکەوتە هەرە گەورە پیشەسازیەکان وەکو ڕێگەی ئاسن و مەکینەی هەڵم، خێرایی ڕاگواستنی بێوەتەنە نامتەعەلەقەکانی بۆ سەرزەمینی کوردان زیاتر کرد بۆ بنیادنانی شارە چڕکراوە دەیان هەزار نەفەریەکان کە بە دوایدا هێنانی پەیوەندیەکانی سەرمایەداری خێراتر و ئاسانتر ببێت. سەردەمی ئیمپریالیزم، زەرورەتی دروستکردنی بازارێکی جیهانی و بەرفراوانکردنی پەیوەندیە سەرمایەداریەکان بۆ دەربازبوون لە قەیرانی کەڵەکەبوون و زیادەی بەرهەم بەواتای پێکهێنانی داواکاری کاریگەر بۆ هێشتنەوەی هەمیشەیی سەرزەمینە غەیری سەرمایەداریەکان لە بارودۆخی کەڵەکەبوونی سەرەتاییدا بوو. بە زوبانێکی سادەتر دەبوو هەموو پەیوەندیەکانی بەرهەمهێنان و ژیانی کۆمەڵایەتی پێش سەرمایەداری لە شوێنەکانی تری جیهان تێک بشکێندرێت. ئێستا دەکرێت بەڕوونی تێبگەین کە پێکهاتەی کۆنی بازار کە بریتی بوو لە تۆڕی خاوەن سەرچاوە بەرهەمهێنەکانی بازار، نەزمی کۆیلەسازی سۆفی دەروێشی و بەڕێوەبەرایەتی دارولخلافەیی جود و کریستیانی لەژێر کاریگەری گۆڕانکاری قوڵ و زۆرەملەی هەلومەرجەکانی بواری بەرهەمهێنان و تەکنۆلۆژیا، هەروەها پێویستی بە پەلە بۆ چڕکردنەوە بە بەرنامەگەلی یەکدەستساز و سادەساز بنیاد نرا و بەڕێوە برا. پەرەسەندنی کۆرپۆڕیشنی کە لق و بنکەگەلێ ساز دەکا لە تیاتری پێکەنی ناوی دەستوورخوازی و سەروەری یاسا لە بەرامبەر دیسپۆتیزمدا ڕوویدا و پێویست بوو بە خۆجێی نواندنی خواستی پێشکەوتن لە بۆژوازی پێشکەوتن خوازی نەتەوەییدا دابڕێژرێت کە پێک هاتبوو لە ڕۆشنبیران بەشێ لە چینی ئاینی ساختەی تازە دەرکەوتوو و کۆمەڵێ لە دەولەکان، سەلتەنەکان و پاشاکان. کوردان بۆ تێگەیشتن لەم بابەتانە پێویستە لە پێگەی ئێستایی خۆیان داببڕێن و سەرنج بدەن بەوەی کە گەورەترین بربەست لە بەردەم مانیفێستگەلی مەردمساز گەیاندنی خەڵکە بە ئاستێ لە هەڵچوون کە دەست لە وابەستەیەکانیان هەڵبگرن و پێ بخەنە مەیدانی ڕاپەڕین. بە زبانێکی سادەتر ڕانەپەڕین لە بەرامبەر کەمینەیەکی سوڵتەگەری بیانی بەرهەمی هێژمۆنی جیهانی میدیایە بە دروستکردنی وێنەیەکی وەهمی و ناڕاست لە وابەستەیە ئابووری سۆزداری و کۆمەڵایەتیەکان. تا ئەو ئاستەی بێ هەمە چیزانێک کە بە مەینەتیەکی زۆر پێگەیەکی کۆمەڵایەتی یان سەرچاوەیەکی داهاتیان دەستکەوتووە، بە هیچ پاڵنەرێک و بۆ هیچ ئامانجێک ئامادە نین ئەو پێگەیە بخەنە مەترسی یان لە دەستی بدەن، لەبەرەوەی ئارمانجخوازی بەتەنیا توانای ڕێکخستنی خەڵکی نییە بۆ بە خاوەن ئەجەنداکردنیان لە بەرەنگاری دەسەڵات، بەڵکو وە هاوەرشەرخانێک پێویستی بە ئامراز و کەرەستەگەری جۆراوجۆری مادیە کە مێگەل بخاتە سەر ئەو ڕێگەیە. ئێستا پرسیار ئەمەیە کام ئامراز و پرۆسەی ئاڵۆز بۆ ناچارکردنی خێڵی فراوانی خەڵکانی دارا بە دەسەڵگرتن لە داراییەکان و پەیوەندەکانیان بەکار برا تا لە خەڵکێکی ئازاد و خاوەنزەوی مێگەلێکی بێ هەمە چیزی لە ئەسڵ کەوتووی سروشت گۆڕدرا و دروست بکرێت. تیۆری بنیادنانی دەوڵەتنەتەوە بریتیە لە نەریتگەلی نوێی داهێنراو لەلایەن فەرمانبەرانی نظامی سوڵتا، سونەتگەلێک وەک ناسیۆنالیزم لەسەر بنەمای سەرەکی زمان و دین، مێژوو بۆ دروستکردنی ناسنامەیەکی بەردەوامبووی دەوڵەتی، ئایدیاگەلێکی ئینقلابی کە بەرهەمەکان مێگەلێکی بێ هەمە چیزە، هەروەها هاتنە ئارای پیشەسازیەکانی گواستنەوە و لۆجستیکی و سەربازی بۆ ئینقلابسازی بە پێکهێنانی بەرە
لە دژی دەسەڵاتی تاکە کەسی. بۆیە ئیمپراتوریە دەریاییەکان و کۆمپانیا زەبەلاحەکان کە خۆیان لە هیچ بڕگەیەکی مێژووییدا دەوڵەت نەتەوە نەبوون، بەم دوو ئامرازە سەرەکیە واتە نەرەتیڤی سۆسیالیستی کۆمۆنیستی و ناسیۆنالیزمی زمانی دینی هێرشیان کردە سەر بازاڕە بەڕواڵەت ئیمپراتوریەکانی جیهانی غێری سەرمایەداری و لە ڕێگەی دامەزراوە دەوڵەت نەتەوەییەکانەوە لە ئینقلابی بەردەوام و بێپشڕانەوە بۆ بێ هەمەچیزکردنی خەڵکەکانیان جیهانیان بردە قۆناغێکی تر. یەکەمین قەیرانە قوڵەکانی بۆرژوازی هاوکات لەگەڵ پێشکەوتنە خێرا پیشەسازیەکان دەستی پێکرد، چون لە دوای دروستکردنی بازاری جیهانی بۆ دەربازبوون لە قەیرانی بنەڕەتی کەڵەکەبوون و زیادەی بەرهەم دەبوو پلانی هێرشێکی بەهێز و بەردەوام بۆ سەر جیهانی غێری سەرمایەداری دابنێن تا هەلومەرجی کەڵەکەبوونی سەرەتایی بۆ پێکهێنانی خواستی کاریگەر ممکن ببێت. بە هەمیشەییکردنی قۆناغی کەڵەکەبوونی سەرەتایی کە بەواتای بێ هەمەچیزکردنی بەردەوامی خەڵکانی سەرزەمینەکانی غێری سەرمایەداریە، پێویستی بە دامەزراندنی تۆڕێکی پتەوی ئیداری سیاسی سەربازی و ئابووری بوو تا ببێتە هۆی گۆڕانکاری قوڵی تێکهاتەیی کۆمەڵایەتی. لەم ڕۆوە هەلومەرجیان بە نمایشگەلی جۆراوجۆر ڕەخساند بۆ دەرکەوتنی بنکەگەلی کۆرپۆڕیشنی لە ژێرناوی دەوڵەت نەتەوە تا بە سێناریۆی ناسیۆنالیزمی ساختە ئەکتەرە ژانگولێرەکانی دەرهاتوو لە ژوورەکانی فەرامۆشخانە و فریماسۆنی لە ژێرناوی ژیانەوەیان ڕێنەسانس ڕەوتی هەنگاوە پێویستەکانی دوایی وەکو خواستی خۆجێیی بخەنە بەرچاو. تێگەیشتنی ئەمە کاتێ ممکنە کە هەموو ئەو هۆکارە سیاسی و ئابووریانەی پێشکەوتنخوازی کە لە ژێر ناوی حکوومەتی قانون خراوەتە بەرباس بە پێوەری عەقڵ هەڵسەنگێندرێن. لە دوای جوابکردنی ڕایەتەکان لە ساڵی 1861 لەلایەن ئەلێکساندری دووهەمی رووسیا و تێکهاتنی یەکەم شەپۆلی بێهەمەچیزانی رووسی، زەرورەتی دروستکردنی حکوومەتی قانون بۆ پارێزگاری لە سەرمایە و خاوەنەکانی لە ڕێگەی ڕێکخستنی ئەم هێزە و پێکهێنانی پارتە ئۆپۆزیسیۆنەکان و سەندیکاکان لە پێناو ناچارکردنی تزار بۆ دامەزراندنی دووما خرایە بەرنامەی کار. هەبوونی بۆرژوازی خاوەن سەرمایەکان و چەرخی بەرهەمهێنان و پەیوەستبوونی بەشێ لە فێوداڵەکان پێیان و هەروەها حەشیمەتی بێهەمەچیزانی کرێگرتەی شاری ئینقلابی 1905 دەکردە حەتمی و پێناسەی دەکرد. جێگەی پرسیارە لە کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆڕیشنی یەهودی مەسیحی ئێرانی کام بۆرژوازی خاوەن سەرمایە و چەرخی بەرهەمهێنان بەڕێکخستنی کام چینی فەقیر و هەژاری شاری و خێڵی بێهەمەچیزانی کرێگرتەی کارخانەکان بۆ پاراستنی خاوەندارەتی و سەرمایەکەیان دەبنە پاساوی دەستورخوازی لە دژی قاجاریەی ساختەی بێڕیشەی بێدەسەڵات. ئایا بێژگە لە نمایشێکی پێکەنیناوی کۆپیکراو لە ڕووداوەکانی رووسیا وەڵامێکی تر یان پاساوێکی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی هەیە؟ ئێستا کە بە یارمەتی عەقڵ ڕاستیەکان دەردەکەون، هاندەری بێدەنگی هەڵبژاردن لەلایەن مێژوونووسان و بەناوڕۆشنبیران و ڕۆژهەڵاتناسان و نووسەرانێ کە بە پرۆفێشناڵترین شێوە گزارش لە شەوی زاوایەتی کۆرۆشە دیاکۆ ئەکەن، بەڵام دەربارەی گۆڕانکاری هەرە مەزن و بنچینەیی لە جیهان لە چەند سەدەی ڕابردوو کە هەمان بازارسازی بێ بایکۆتێکی قورسی هەر جۆرە پرسیارێکیان کردووە دەردەکەوێت. سەردەمی کۆمێدی چەمکە ئابستراکتەکانی ئێرانیەت، عێراقیەت، تورکیەت و سووریەت لە ڕەوتی خۆیاندا بەرەو بە مادیبوون و دەرکەوتن و بوون بە گشتێکی کۆنکرێت لە مرۆڤی هەمەڕەنگ لە دەرکەوتەکانیدا بەرەو شارۆمەندی و دامەزراوەکان و قانون و دەوڵەت تێدەپەڕن و لە گشتێکی کۆنکرێت بە ناوی وڵات ڕەنگ دەدەنەوە. ئەم ڕەنگدانەوە بە مۆنۆپۆلی و قۆرەخکاری ڕەهای ئاڵوگۆڕ و پارە بەردەوام دەبێت. کەواتە لە ڕوانگەی ئەم ئایدۆلۆژیانەوە کە مرۆڤەکان یەکسان دەکەن لە ڕایەتی و ئینقیاددا هیچ جیاوازیەکی نییە کە چۆن خۆمان داوە بەدەست ئەم ملکەچیەوە، جا چ بە تۆقاندن و کوشتن بوو بێ، چ بە ڕازیبوون یان بە نابەدڵی و سوکایەتی. بۆ تێگەیشتن لە وڵات وەک گشتێکی کۆنکرێت دەبێت لە دروستکردنی کۆمەڵگەیەک لەسەر بنەمای ئاڵوگۆڕ تێبگەین. لەوەها کۆمەڵگەیەکدا تەنیا پردی پەیوەندی نێوان مرۆڤەکان پووڵە. یەکسانی
لە ڕایەتی و گوێڕایەڵیدایە. ئەمە گومانی گشتیە. بۆیە بنەمای مانەوە و بەقای نظامی سوڵتە لە ڕێگەی دەست و پەیوەندەکانیەوە پێکهێنانی وەهمی سەروەریە لەو پەڕی کۆیلەییدا و لە هەمان کات دروستکردنی خواستی بەرزکردنەوەی دەرەجەی ئەم کۆیلەییەیە بۆ گەیشتن بە سەروەریە وەهمیەکە. بۆیە بەبەرەی جەنگێک کە لە نێوان دوو سەنگەری بە بنەڕەت کۆیلە دروستی کردووە بەردەوامی و مانەوەی خۆی گەرەنتی دەکات لە چوارچەوەی خەباتی ساختە و پڕتێچووی سەنگەری ژێردەست لەلایەک و لەلایەکی تر خێرپێکردن و بەزەیی و تەنانەت سەرکوتکاری سەنگەری سەردەست. گشتگەلی ئابستراکتی میلەتەکانی ئێران، عێراق، تورکیا، سووریا و بەشێ لەم گشتانە کە قەومگەلی خۆبەسەرترزانی وەهمی فارس و تورک و عەرەبن لە لەغاودان و کۆنتڕۆلیان لە ڕایەتی و کۆیلەیی ڕەهادا ممکن نییە مەگەر بە بەراوردکردنی خۆیان لەگەڵ گشتێکی کوردی بە قەوم کراو کە بە تێچوویەکی زۆرەوە لە هەوڵی گەیشتن بەو پێگەڕایەتی ئەوەندایە. گشتگەلی ڕایەت کە خۆیان بەرهەمی نظامی سوڵتەن هەستی ڕازیبوون و ئاسوودەیی خۆیان لە هەوڵی پڕتێچووی کوردی بەیتنی کراو دەگرن بۆ گەیشتن بە یەکسانی لەگەڵیان، هەڵبەت یەکسانی لە کۆیلەییدا. هێشتنەوە و کۆنتڕۆڵکردنی زۆرینەیەکی لە کۆیلەی دەستەمۆکراو لە ئینقیاددا بە بەراوردکردنیان بە کەمینەیەک ممکنە کە خراوەتە ژیانی ڕووتی ئاژەڵی و دۆخی هەڵپەسێردراوەیی یاسایی کە بۆی بە یەکسانبوون لەگەڵ ئەوان لە دەستەمۆیی و بەندەیی بەهایەکی زۆری بەخشیوە. چونەوە ئیتنیکانەی لە وەهمی سەروەریدان قەت سەروەری ڕاستەقینە ناناسن و لەسەر هەڵدان دژی سیستەم تێناگەن. ئەم تێنەگەیشتنەشیان ئەبەدی دەبێتەوە لە هەوڵ و تەقەلاکانی ئیتنیکێ کە خراوەتە دەرەوەی یاسا بۆ بە یەکسانبوون لەگەڵ ئەوان لە کۆیلەییدا. بەبێ لە بەرچاوگرتنی ڕوانگەی ئێمە لەسەر دۆخی ئێستایی هەموو سەرزەمینی کوردان لەسەر ئاستی جیهانی وەک بەشێک لە جیهانی سێیەم دەناسرێت. لەم ڕووەوە لە بەرامبەر پێگەی مرۆڤێکی کۆیلەی ئەوروپی و ئەمریکی هەست بە نایەکسانی دەکات. بەم شێوەیە بەشەری هەتاهەتایی بە کۆیلەبووی ڕۆژاوایی لە بەراوردکردنی خۆی بە نمونەیەکی جیهانی سێیەمی کە هەوڵێکی بێدەرەنجام دەدا خۆی تا ئاستی عەبدایەتی ئەوان هەڵکێشێت، لە چەقبەستووی خۆی لە چینە کۆمەڵایەتیەکەی لە کۆمەڵگەی ئەوروپی هەست بە ڕازیبوون و ئاسوودەیی و سەرتنبوون دەکا و بە بەشداری لە ئەکتێکی خێرخوازی و بەخشینی $2 بۆ کڕینی بزنێک کە ژیانی مرۆڤێکی ئەفریقی ژێر و ژوور دەکا ئەم هەستەی خۆی دەردەبڕێت. ئاوا بە ئەبەدیبوون لە عەبدایەتی فۆرموڵە دەکرێ و دادەڕێژرێت. لە ناتوانی مرۆڤ لە پێناسەکردن و بە فەرمیناسینی خۆی بەبێ هیچ نێوەندێک لەوەی کە هەموو ئەگەرەکانی وەدی هاتن دەسپێرێتە دەوڵەت. ئەمە بەواتای مەرگی فەردیەت و تاکایەتی و جێگیربوونە لە فۆرمی کۆنکرێتی کۆمەڵگەی مەدەنی وەکو شارۆمەند ئامراز کە پێشتر هەموو ئەگەرەکانی بەدیهێنانی توانە ئینسانیەکانی خۆی بە دەوڵەت دۆڕاندووە و سپاردوویەتیە دەستی. ئێستاش مەرجی مانەوە و بەقای خۆی لە بەکارهێنانی ترسنۆکانەی ئەوانی تری وەک خۆی دەبینێتەوە. دەورانی ئاخێزیان لەم دەورانەدا ئینسانی کورد تێگەیشت کە هەوڵی سندنەوەی ڕۆحی فاوست لە شەیتان بەلا ڕێداچوونە، چون فاوست خودی شەیتانە. ئەم تێگەیشتنە لە دوای هەوڵێکی بەردەوام لە یاخیبوون و کرێتیکی هەڵتەکێنەر و بێڕەحمانە بەرهەمهات تا ئینسانی کورد بگەێنێتە هەژمۆنی ئەخلاقی سیاسی ئاخرین شۆڕش. لە دوای بەردەوامی سوڵتا بۆ لەناوبردنی تەنیا ئیماژی بەدیلی خۆی و سڕینەوەی جیهانی کوردی وەکو تاقانە شارستانیەتێکی مێژوو کە لەسەر بنەمای ئازادی و اختیار و سەروەری بنیادنراوە و تەنیا میراتی مادی و معنەوی مرۆڤایەتیە بۆ ئازادبوون لە کۆیلەیی و کۆتوبەندی سوڵتا، ئینسانی کورد لە دڵی مەینەتی و ڕەنجە مێژوویەکانی خۆی بەرز بووەوە و لە قوڵایی زامەکانیەوە ڕاپەڕی. ئەو مەشروعیەت و ڕەوایەتی شۆڕشی ئاخێزی جیهانی خۆی بە تەنیا لە سوڵتەشکێنی خۆی وەردەگرێت. نەزمی کۆیلەداری و فێوداڵی ئەوروپی کە نەقەست و نەتوانای بەجیهانی بوونی بوو دوژمنی ئینسانی کورد نییە، بەڵکو سوڵتەی ماڵی مەسرەفیە کە وەکو شێرپەنجە تەشەنەی سندووە و جیهانی تەنیوەتەوە. هەر بۆیە ئەو
ملکەچی بە دوواداچوونی ئەو خواستە سەخیف و لاوەکیانە نابێت کە بۆی دانراوە. ئینسانی کورد دەلالەت لە ڕۆحی تەواوی ئەو خەڵکە بزرکرا و بێناوکراوانەی جیهان دەکات کە بە درێژایی مێژوو ئیمپراتوریە گەورەکانیان هەڵتەکاند. بۆیە لە تەنیایی ئەو نەخۆشینەی بەرهەمی ژیان لەژێر کۆتی سوڵتەی ئینقیادە ناترسێ و لە ئەکتی سوڵتە قبوڵ نەکردن و ژێربار نەچووندا خۆی وەکو نوێنەری گشت پیشان دەدات. بیرەوەریە ڕەسەنەکانی سەروەری تاک لە ئینسانی کورد و دەرکەوتن و دەربڕینی ئەم سەروەریە لە گشتێکی تەمەدونی دەوڵەمەند ئەو لە ئەوروپیەکان جیاواز دەکات، هەمان ئەوانەی وا لە نیوەڕەی خەبات بە وەهمێ لە سەروەری هەڵفریوان و لە پێکەوتن. بۆیە بە بەرچاوخستنی ئەم بیرەوەریە شۆڕشگێرانی جیهانی کە لە مەکتەبە فەلسەفیەکانی ڕۆژاوا هیوا بڕاو بوون لەناو جەرگەی هەموو میترۆپۆلە ئۆردوگاییەکانەوە بەرەو سەرزەمینی ئازادی کوردان ڕەوانە دەبن. ئینسانی کورد نە موسلیحە، نە فریشتەیە، نە فریادڕەسی ئاخر زەمانە، بەڵکو ئینسانی کورد ڕەنگدانەوەی ئەرکە لە بەرنگاری و ڕوبەڕووبوونەوەی جیهان تا لەو پەڕی بێئومێدی و نقمبوون لە حەزی مەسرەف و چێژی ڕابواردن و سەرگەرمی هونەرمەندانە خواست و ئیرادە و کردەوەی بەکار بهێنێت بۆ بەدیهێنانی فۆرمێکی تر لە ژیان و ژیاندنەوەی ژینی سەروەرانەی مێژوویی خۆی. کوردبوون تەواوەتی سەروەری و ئازادی و ئیختیارە و لە بەرنگاری و دژایەتیدایە لەگەڵ تەواوەتی سوڵتەی ئینقیادگەر. لەم ڕووەوە لە ناوچوون و توانەوەی یەکیان لەوی تردا حەتمیە و دەربازبوون لێی بەحاڵە. بۆیە ئینسانی کورد ناچارە بە لەناوبردنی تەواوەتی کۆمپانیا ماسک دەوڵەتیەکان و بەتاڵکردنەوەی هەموو قۆڕخکاریەکانی بواری ئابووری و دەسەڵات و هەروەها هەڵکەندنی بنەڕەتی پەیوەندیە کۆمەڵایەتی و سیاسی کۆی لە سازەکانی داسەپاوی سوڵتەی جیهانی. ئەو هێزی جوڵێنەر و پاڵنەری هەموو ئەو بزوتنەوانەیە کە خوازیاری پچڕاندنی پەیوەندیە کۆی لە سازەکانی سوڵتەی ئینقیادگەری جیهانین و یاوەری هەموو ئازادیارانی جیهانە. ئاخێزی سەروەری تەوەری کوردان باشکرا و بەڕاشکاوی بە دوور لە کردەوەی شاراوە و ژێرزەمینی هەموو ئەگەرەکانی ئینسانی بەرەو ئەم ڕێبازی بەدی هاتنە بانگ هێش دەکات. هەر کەس کەردش کرد چەنەش نەناڵە، شینە مەراتب مرتبەی باڵا. خب ئەزانم خوێندنەوەی ئەمە زۆرینەی ئەو کەسانەی کە گوێیاندا تووشی سەرگێجیەک ئەکات لەبەرەوەی مەتنەکە نائاشنایە، بەگوێ نائاشنایە و حتا ئەگەر وە بەردەستیش بکەوێت دیسانەوە هەست بە نامۆیی ئەکا کەسێک کە ئەی خوێنێتەوە، لەبەر ئەوەی زهنیەت و خیاڵستانی ئێمە وا دەستکاری کریاگە کە کۆمەڵێک بەدیهیات ئەزانین. مەسەڵەن کە گەرەکمانە پێناسە لە کوردبوون و خۆمان بکەین لە بەشە تاریخیوە دەست ئەوەین بۆ ئەوەی کە ئێمە هەزاران ساڵە بندەست و کۆیلەین و دەست پێ ئەەکەین لە مێژووی ئیسلام و شاهەنشاهی و ساسانی و پاشان ئەگەینە سەفەوی و عوسمانی و شەڕە چاڵدۆران و پاشان ئەگەینە داستانە شەڕە جیهانی یەکەم و پاشان شەڕە جیهانی دووەم و ئیتفاقاتێکە ئێوە ئەیزانن. ئێمە عادەتمان کردگە وا قسە بکەین، لە ژێرە ئەدەبیاتیشە عادەتمان کردگە بە شان و باڵی خۆمان هەڵ بدەین بە شێوەیە کە فێریان کردگین. ئێمە هەڵۆین و پڵنگین و واینە سەر بەردا و ئەگرا سەرزەمین و کوردستانە و سکمان هەڵقرچیاگەس و قیژەی مناڵەکان هەڵمانیان ساند لە خەو و دەنگە بۆمبای ناپاڵم و ڕە و برسیەتی و ئەمانە هەڵمانی ساند. ئەمانە مانیفێست نیەن و ئەمانە تاریخت دروست و گزارشت دروستێک لە وەزعیەتە ئێمە نیەن. سەرەتا وتم تۆ بۆ خاتری ئەوەی کە لە بەرامبەر ئەوی ترە خۆتە، ئەوەی کە بە دوژمن پێناسەی ئەەکەی بتوانی شەڕکەی ئیشی گزارشێکی دروستت لە خۆت هەبێت تا لە شەڕە ئیدا لەوان بیوەیت و بزانن. مثالێک بەمە خزمەتتان
تەواو ئێوە ئەتوانن ئەم سوعالە تەرحکەن کە ئەم ئاخێزنامە بۆ بەڕەوەندێکی مێژووی دەست پێ ئەکا. یعنێ لە کۆمپانیگەلە ئۆقیانوس نەوەردە ئستعماریە دەوڵەتساز دەست پێ ئەکا. ئەگاتە کۆمپانیەکانە مێرکەنتیەل، دوای ئەوە ئەگاتە عەسرە ئیمپریالیزم، و پاشان یا دەورانە ئیمپریالیزم، و پاشان دەورانە کۆمەدی، و پاشان سەردەمە ئاخێزیان. سەبەبەکەی ئەوەسە تۆ وەختێ لەگەڵ ئیدەگەل جۆرا و جۆرا شەڕەکەی، و من لە سەرەتا وتم لەگەڵ دانەیە ئینسانە خۆی بە تورک پێناساکە، بە قیومیەتە دەوڵەتە تورکیە خۆی بە عێراقی پێناساکە، بە وابەستەبوونە بە دەوڵەتە عێراقی، یا ئەم چمکە ئەبستراکتە، یعنی عێراقی بوون، یعنی عێراقیەت یان ئێرانیەت. ئەوجار ئەو خەریکە ڕەوەندێکی مێژوویی بۆ تۆ باسەکە، بە تۆ ئێژێ کە بە گوێرەی شەرقناسەکان و مێژووناسەکان و کتێبە بایبڵ و گزارشتە فڵانە زمان ناس و گزارشتە فڵانە چت، ئێمە حەوزەی تەمەدونیەکمان هەست بە ناو تەمەدونی ئێرانی. لە بەشە زمان ناسیەوە ئەبێ بە حەوزەی زمانگەلە ئێرانی، یعنی جیلەکی و مازەنی و لۆڕی و لەکشی و کرمانجی و جافی و ئەمانە گشتی ئەبن بە ژێر مەجموعەیە زمانە هند و ئوروپاییە ئێرانیە کە بەستەرەکەی لەسەر پاڵەوی، فاڵەوی، فەهلەویات هاتگە و ئەگات بەم زمانگەلە، و پاشان سعیەکات تاریخێک لە دەورانە فەلسەفەیە ئیسلامی کە لە ژێرە تەئسیرە یۆنانۆ تێت، هەروەکو فەلسەفەی حقوق ئیلاهیاتیە کە هەم یەهودیەت هەم مەسیحیەت لە یۆنانۆ ئەیگریت. ئیسلامیش بە کەسانێکی وەکو فارابی، وەکو ئیبن سینا خۆی بەرجەستە ئەکات. پاشان ئەگاتە ئەدەبیاتە زمانیە، زمانێک بە ناو زمانە فارسی لە ئەدەبیاتە عرفانی تورکیە خانقایی کە بەرجەستە ئەبێتەوە لە منطق التەیر عەتار و مەسنەویە معنەوی و فیە مافی و ئەوانە، تا ئەگا بە دەقە سیاسیەکانێک لە سیاست نامەکانێ وەکو خاجە نظام المولک تا نامەیە تەنسەر. ئەم دۆشاوە کە بۆتی دروست کردگە و تەمامە ئەم مردمە لەم ڕەوایەتە و لەم ڕەوایە گەوجەوی و گیج ئەوی و ئەکەوێتە ناوی، باتڵ و ناکرێتۆ گەرچێ تۆ ئیشێ نەقدە ئەمانە بکەی، گەرچێ تۆ ئیشێ لەمانە ڕەخنە بگری، بەڵام سەردەمی ئەمە بۆ کوردان تەواو بووگە. بەڵکو کوردان مێژوو لەو جێگە دەست پێ ئەکەن کە توانی گێسی ئەم وەزعیەتەی ئەمڕۆ دروستکات. ئەوە کامە مێژووە کەس باسی ناکا، ئەوە ئەو مێژووەسە لە گۆڕانکاری قەڕنەکانی 16، 17، 18، 19 جیهان بە محوەریەتە ئوروپا و لە دایکبوون نەزمێک بە ناو نەزمە سەرمایەداری کە لەسەر ئەساسی و بازارکردنە هەمووی جیهانە چۆن دەسی پێکرد، چۆن ئەم کارە ممکن کردیا. ئەمەی کە فڵانە پاشا لە کوێوە بۆ کوێ چووە چی کردووە ئەسڵەن مهم نییە. ئەمە مهمە کە چۆن توانریاگە لە ماوەی 300 ساڵ 400 ساڵە قاڕەیەک وەکو ئەمریکا بکرێ بەم ئەمریکایە کە تۆ ئەمڕۆ ئەیوێنی، یاڵەتە متحدەیە ئەمریکا، پاناما، ئێلکوادۆر، ڤێنێزوێلا، پرو، شیلی، ئەرژەنتین، برزیل و ئللا ماشاءڵڵا کە تێیا ساخت و ساز کردیاگە کە ئەگەڕێتەوە سەر
ناسیۆنالیزم و مێژووی ئێرانی ئەخۆیتە دوو مەقتە. بزانم سەرزەمینە کوردانە بە دوو ڕەوایەتە یەهودی گیریاگە، دوو دەوڵەتە یەهودی گیریاگە. یەکی دەوڵەتە ئێرانیە، یەکی دەوڵەتە تورکیە. و زۆر مهمن دەوڵەتە ئێرانیەکە خەیلی مهمتر لە دەوڵەتە تورکیەکەس. تۆ لە دەوڵەتە ئێرانیەکە وەختێک مواجه ئەویتە کە تاریخ مۆدرنە ئێرانە سێ مەتنتان من پێ معرەفی یەکەم. یەکیکیان تاریخ مۆدرنە ئێران عەباسە ئەمانەتە کە تازە چاپکریاگە. دوو اقتصادە سیاسیە ئێران حەمە عەلیە کاتوزیان و ئێران کۆمەڵگای کۆتامەودا جامعەیە کوتاه مدەت حەمە عەلیە کاتوزیان. ئێوە لەم ئاسەوارە بە یەک شت ئەگەن. بزانن ئێوە یەک ناسیۆنالیزمێکی ئێرانی نەژادی زوانی تەمەدونیتان هەز کە دەقاودەق لە سەرەتاکان قەڕنە هەژدەوە لە ئەوروپا بۆیان دروست کریاگەوە بۆیان هاوریاگە. ئەویش بەچی؟ بەوەی کە ئەوروپیەکان لە مەقتەعێک هاگرێکیانە خۆیان لە ئەفریقا ببڕن پێیان چۆنە کەمیەتی شەئنە کە ئەمانە هەموو ئەساسە تەمەدون و حەزارەتە خۆیان لە ئەفریقای ڕەش گرتوویە کە ئەوانی سەر بە کۆیلە یەگرن. بۆیە ئینقتاعێگەکەن لە مسر لە زمانە عیبری کە بە زمانە دایکی ئەزانن و تێن ڕوو ئەکەنە هندوستان و شروع ئەکەن بە دروستکردنە بەشێک بە ناوە فیلۆلۆژی زمان ناسی علمی شیوا و دروستکردن شاخەیە بە ناو زوانگە لە ئاریاییە هند و ئوروپایی. لەگراتێن کۆڵەکەیەک بە ناوە ئێران دروست ئەکەن لەسەر نەژادە ئاریایی وەکو کۆنت دۆ گۆبینۆ و ئەو توڕەهاتەی ئاریابازیەی کە کریا گەسە ناوە مێشکە ئەم خەڵکە وەک کتێب لەسەر کتێب بۆی سەفتە کریاکە. پس وەختێ تو ئەڕۆیتە سەرە کۆڵەکەیە تاریخە ئێرانە مۆدرنە عەباسە ئەمانەت کتێوەکانە اقتصادە سیاسیە حەمە عەلیە کاتوزیان یا ئێمە چۆن بووین بە ئێمە لە سادق زیباکەلام ئەگەڕێتە سەری یەک کۆڵەکە. لەگرا ئەمانە بۆ خاترێەوەی بتوانن ئاسەوارە بنووسن هەڵ ئەسن لە نەزەریەیەک کەڵک وەرئەگرن کە نەزەریەیەک کارل مارکسە، استبداد شەرقی، دیسپۆتیکە شەرقی. لە نەزەریەی کارل مارکسا کە سەبارەت بە چین و هندوستان خەریکە قساکە، مارکس ئێژی کە دەوڵەت یا ئیمپراتور یا سوڵتان گەورەترین زەمیندار و تاجری ئەوێسە. پس لەگرا بەهری مالەکانە نییە بەڵکو خەراجێکە کە سوڵتان هەم بەناوە مەڵکداری و بەهرەی ماڵەکانەی سێنێت لە ڕایەتەکانی. هەر ئەمە کاتوزیان عەباسە ئەمانەت ئەی قۆزن و تێرنی ئەیکەن بە تاریخە ئێران. عەباسە ئەمانەت لە سەفەویەوە شروع بکە و ئێژێ شا عەباسە سەفەوی یەکەم بازرگانە ئێرانە، ساحێوە تەمامە زەمینەکانە ئێرانە و لە ئێرانە سیستەم فێئۆدالی نییە، سیستەم تیولداریە. تیولداری چییە؟ یعنی شا ئەم زەمینانەی کە بەناوە ئێران هەنە ئەوە گشتی هەنی ئەوە ئەیدا بەکرێ بە من، مەسەڵەن 50 لادێ ئەدا بەکرێ بە من ئەڕۆمە ئەوێ مەسەڵەن داگەسیوە 200 من وە من ساڵی 200 منی شەبم من چەندێک لە چاوە ئەم مەردمە لەم 50 لادێ دەرتێرم من خۆمە 1000 تمەن دەرتێرم، 2000 تمەن دەرتێرم، 200 ئەدەمە شا عەباس 1800 خەمە تەنکەی باخەڵم. لەگراتێن ئەم تئوریە مەترەحەکەن کە لە ئێرانە حەق مالکیەت حەق نییە، ئیمتیازە، پڕڤلەجە. یعنی هەر وەختی پادشا گەرێکی وێت ئەنەوێ لە گوێی من ئەوەی هەمبوو گەلێ مەسێنیتەوە، چ لە پوڵ سروەتێک کە هەسم، چ لە زەمینێک کە داگیسی پێم لێ مەسێنیتەوە.
حەقی من نییە، ئەمە ماف نییە، ئەمە ئیمتیازە پادشاداگیزی. ئەمە لەکوێ کۆپی کریاگە؟ لە ئستبدادە شەرقیە مارکسە، لە شێوەیە بەرهەمهێنانە ئاسیاییە. ئەی تاریخە ناسیۆنالیستیەکان لەکوێ هاتکە؟ لە ناوە دڵە حەوزەگە لە علمیەیە کلیسا و کەنیسە بە ناوە سوربۆن و کەمبریج و ئەکسفۆرد، لە ژێرە ناوە ناسیۆنالیزمە نژادی و بەرتەریە نژادیە نژادە سپیپێسە ژێرمەنە ئاریایی کە کۆنت دو گۆبینۆ یەکێک لە تئۆری سیێنەکانیسی و تەمام ئەمانە منسوخ بووگن، دەبین چووگن. دەی تۆ ئەگەر نەکەویتە ناوە ئەم شەڕە لەکوێ دەست پێیەکەی؟ سنتزۆ ئێژێ ژەنەراڵە گەورە ئەوەسە کە زەمینە شەڕ و ئەو خاکەی کە شەڕی تیاکرێ خۆی تەشخیسیەدا. ئاخیزە کوردەوارە سەربەخۆ ناچێتە ناوەقنە ئەو تاریخەوە نەغدە ئەوە نەغد کریاگەس و بەندازی کافی. ئاخیزە کوردەوارە سەربەخۆ زەمینەکە لە دەستپێکە سەرمایەداری دەستپێکە. ئەو کارەی وا کەس تایستە نەیکردگە، ئەو کارەی وا کەس نایکە، ئەو کارەی وا ئەوانەی ئەتوانن بە وردی باسە خوتەوبۆڵەکانە بینە ئەسکەنەر و مشاورەکانی بکەن. ڕاوێژکارەکانی داستان لە شەوە زاوایەتیە کوورش و دیا ئەکۆبەن یەک دێڕ سەبارەت بە چۆنیەتیە دروستکردنە بازار لە سەرزەمینە کوردانە باس ناکەن. یاک دێڕ بۆ ئەوەی لەمە تێبگەین ئێمە ئیشێ بزانین بە چ دەورانێک ئێژین سەرمایەداری. من ئەمەمە لە دیبێتەکەی پێشووتری شد شەرحدا. ئایا هەر کەسێک کرێکار بێ، حەماڵ بێ، نانەوا بێ، بەنابێ، ئەمە پرۆلەتەرە؟ ئایا هەر کەسێ پارەی هەبێت ئەمە سەرمایەدارە؟ دەی لە تو لە مێژووە ئێمە نانوا و حەماڵ و چوزانم بەنایشمان بووگە بۆ بەوانە نایژن سەرمایەداری، بەم دەورانە ئێژن سەرمایەداری. چه فەرقێکی هەست؟ من مثالێک بم. ئێمە لەبەرەوەی بەرداشتێکی ئەمیقمان نییە پێمان وایە هەر کەسێ پارەدارە پێشین سەرمایەدار. هەر کەسێکیش لباسێکی دڕیاگی هەسو و برسیە و ئەڕوا ڕۆژانە داهاتێک پێیاکە تا مەسرفیکا پێژین پرۆلەتەر. بۆ ئێلای ئێمە کرێکارە نانەوا خانەکان ئەبێتە پرۆلەتەر. دەخۆشمان پرسیار ناکەین ئەلێ کرێکارە نانەوا خانەکان 3000 ساڵە کرێکارە نانەوا خانەکانە، چۆنە لەم سەردەمە بگەس و پرۆلەتەر. من ئینسانێکی کارمەندم، کرێکارم، ئەڕۆم مەعاشی وەرەگرم. ئەم مەعاشمە خڕەکەمەوە لە 10 ساڵە ماڵێ بسێنم، ماڵێ دروستکەم. تۆ بگرە 2 دەفتەر پارەم هەست، ئەڕۆم کۆمەڵێ بەناتێرم، پارەیان پێ ئەدەم ماڵێ بۆ من دروستکەن، ئەوانیشە ڕۆژمزد لە من پاراسێنن. لەگرا ڕەوابەت سەرمایەداری نییە، بەڵکو کارێک من کردومە پێشووتر و لە شێوەی پارە خۆی دەرئەخا. ئێستا لەگەڵ کارێکی زیندووە کە ئێستا بەنایە بۆم ئەکا ئاڵەگۆڕەکرێ. من ئەم پارەیە سەرفەکەم ماڵم بوێتیا بخەفم. ئەو پارەیە وەرەگرێ لە من سەرفیەکە ماست و شیر و پەنێر و گۆشت و فاسۆلیای پێبسێنێ تا بتوانێ بژیت. لەگرا ڕابتە سەرمایەداری نییە. ئەیکەی ڕابتە سەرمایەداریە؟ ئەو کاتەی کە ئەم ئاڵ و گۆڕە ئەرزش دروست ئەکا و لە سیرکڵێکی دائمیە ئەمە زیاد ئەکا، ئەم سەرمایەداریە. دەی ئیستە تۆ بۆ ئەوەی کە سەرمایەداری بخولقێنی پێویستیت بە چی هەست؟ بە 4 شەرت هەست تا بتوانی سەرمایەداری بخولقێنی. شەرتە ئەووەڵ هەبوونە ئینسانێک کە هیچ پەیوەندی و پەیوەستگی و دەسەڵاتێکی نەبێت، نە بنەماڵەی هەبێ، نە هۆز و عەشیرەی هەبێ کە بە ئەم هێز بن، کە بە ئەم دەسەڵات بن، و ئینسانێک بێ کە لە هەموو کەرەستەکانی مەعیشەت و ژیان بە دوور بێ. زەمین، کەرەستەکانی بەرهەمهێنەر و سەرمایە.
بەدوور بێ پوڵشی نەبێ. ئەم ئینسانە ئەمێنێت و خۆی ئەندام زاوزی وە لەشی تەمام حەجێکی تری نییە. هەموو ڕۆژێ ئێشێ بڕوا هێزەکار خۆی بفرۆشێ. ئەمە ئەوێتەوە بێ هەمە چیز حەجێکی نییە. حەج بێ هەمە چیزە. ئەی ئیستا قۆناغی دووەم کەڵەکەبوونی هەموو ئیمکانەکانی معیشەتە لە جێگەیەکی ترە، یعنی زەمین کە ڕستەکانی بەرهەمهێنەر و سەرمایە لە جێگەیەکی ترە. ئەو ئەوێت و هەمە چیزدار، من ئەوم و بێ هەمە چیز، ئەمە دوودانە. بەڵام شەرتی سێوم هەبوونی بازاڕێک کە من ئازادانە وەکو بێ هەمە چیزێک بتوانم لەگەڵ هەمە چیزدارێکە مامەڵە بکەم، ئاڵ و گۆڕ بکەم تا ئەو من بسێنێت، من خۆم بفرۆشم و بتوانین نیازگەلمان لە ئەم بازاڕە جێبەجێکەین. پس بوو بە بازار. شەرتە سێوم سەرمایەیەک کە لە گەردشا بێت و تەولیدە ئەرزشە ئەفزوودە بکە. ئەم چوار شەرتەی گەرەکە و لە کەنارە ئەم چوار شەرتە کە شەرایەتە عەینیە، شەرایەتت خۆ دەرخەرە، تۆ دوو شەرتی تر هەست، شەرتە ئیدئۆلۆژیک و شەرتە سیاسی. بۆ دروستکردنە بێ هەمە چیز هەمە چیزدار. ئیدئۆلۆژیک تا بتوانێت ئیمکان بەهرەکەشی لە ئینسانە بێ هەمە چیز بەدی بێنێت. دوو لە ناخ و دەرونیا بیسەپێنێت. سێ هەتایی بکاتەوە. دەستگاهە سیاسی بۆ بەکاربردنە هێز چەک لە هەر کوێیەکە مقاومەت بەرامبەر بە تۆ ئەکرێ بۆ ئەم ڕەوەندە کە دەست پێیەکەی. ئەگەر لەمە تێبگەین ئەو جار ئەفامین تۆ ئیشێ لەم زاویە تەعقیبە سەرزەمینە کوردەوار بکەی. تۆ ئیشێ ڕەوایەتە دروستەکە باسکەی، ئەوەی تا ئیستا باسکردیاگە دلوژن، وەهم، درۆ، ساختەس و حەجێکی بەحس لە شەرایەتە مەدیە ژیانە ئیمڕۆیی تۆ ناکە. ئەوەی کە ئەم سیستەمەی بەسەر تۆ دانیاگە، ئەوەی کە ئەم ژیانەی ئیمڕۆیی بۆ تۆ دروست کردگە، ئەوەی کە ئەم پێگەیی لە تۆ دروست کردگە و تۆ لە ئەم پێگە هاتکیتە دنیا. ئەمە ئەساسە کارە واقعیەتە ژیانە تۆست. ئەگەر لەمە تێبگەین و ئەمە بفامین ئاخێزنامە خەریکە ئەم سەیرە بەحسەکە چه ئتفاقێکە و چۆن هاتنە سەرزەمینە کوردان. هیچ دەسەڵاتدارێکی ئەوروپی لە 300-400 ساڵە پێشە ئەو کەرەستە و چەک و ئەسلحەیەی نەوگە هیچ جێگەیە بە زۆر ئەسلحە بە تەنهایی بگرێت. هیچ وەخت ئەمانە تەنیشتی دەریاکانیان گرتووە و پاشان تکنیکگە لە جۆرا و جۆریان بەکار بردووە تا سوڵتەی خۆیان بەسەرم خەڵکە دابنێن. ئەمە لە سەرزەمینی ئێمەشە دەقیقەن واگریاگە کە لە ئاخێزنامە بە وردی هەمووی باسەکە، هەموو قۆناغەکان باسەکە. بۆ ئەمە مهمە، بۆ تۆ ئەم ڕەوایەتە ئەگۆڕیتەوە بە ئەو ڕەوایەتە بووگەنەی و ئەوەی کە تۆ ئیمڕۆ وایتیا بۆت فرە شیرینی ئەکا. ئەڵێی تۆ ڕزگارە بووگە لە دواکەوتووی، لە بێدەسەڵاتی، لە برسیەتی، وات پێ ئەنوێنێت. لە کاتێکا تۆ تەمامیەتە ئازادی، تەمامیەتە ئەختیار و تەمامیەتە سروەتە لێ سنریا بەست. ئەوەی کە خەڵکە ئێمە ئیمڕۆ حاڵی ئەسڵەن خاس نییە، فەرق ناکەوا لە بەغا وا لە مووسڵ وا لە سلێمانی وا لە سنە وا لە کرماشان وا لە تاران، حاڵی خاص نییە. و حتا ئەڕوا ڕۆژ بە ڕۆژ هەست بە خراوتربوونی حاڵی خۆیەکە. کەواتە ئاگام لێ بوو لە کاتی بڵاوکردنە ئاخێزنامەکە ئەیان نووسا کە ئەمە ئێشێ شەرح بدرێ، ڕاستەکە
بۆ خاتری ئەوەی کە ئەم خەڵکە وا فێر بووگە لە زاق و زووق و کوردستان و سەریوالە و خوارا و سایکسپیکۆ و لەوانە دەست پێ بکە. ئەمە چییە؟ ئەمە هەمان ڕەوایەتە وان زام سڵتە تیکراری ئەکات و تکراری ئەکات و تکراری ئەکات و تا ڕۆشتووە بە مێشکە شوان و گاوانێکە لە دوورکەوتوترین جێگە تا ئینسانێکی مسەقەفی تێگەیشتوو بە ناوی مامۆستای زانکۆ. گشتی یەک گزارشە بۆکە و ئەمە تەوانمەندی نزام سڵتە نیشانەدات. پس ئێمە بۆ ئەم شەڕەی کە ئەیکەین پێویستیمان نە بە چەکە ئەتۆمی بوو، پێویستیمان بە شەڕە ئیدئۆلۆژیک بوو، ئیدەکان لە یەکتری بدەن. تا ئەم دەقیقە تۆ ئەوێنی بە ئاخێزنامەی کوردان هەموو مێژووی ئێرانیەت باتڵە، هەموو مێژووی تورکیەت باتڵە و ئەگەر ئەوانە گەرەکیانە قسە بکەن ئێشێ بێن لەسەر ئەم شتانەی کە من وتم قسە بکەن. ئەمانە ئێشێ بێن گزارش بن چۆن گوزاریان کردە بە سەرمایەداری، چۆن بازار سازیاگە لەگرا، چۆن زەرورەتی دروستکردنی شارەکان بە محوەریەتی قەحبەخانە، فاحشەخانە، ئەمرەتخانە یانە جێگەیە کە هەتیوی بێتووکی واتیە، مناڵی واتیە، ئەمرەتخانە، قەحوەخانە، قاوەخانە و شیرە کەشخانە و تەریاکخانە دانریاگە. شێبێن تۆزیعی بن. تۆزیعی نەدەن ئەوەی باسی ئەکەن تڕەحاتە ئالەگراسە ئاخێزنامە وەکو فیشەکێکی گڕدار چووگە بەناو چاوانە ئەربابی یەهودی مەسیحیەک کە کۆرپۆریشنە ئێرانی، عێراقی، تورکی و سووری دروست کردەگە. تاریخ لە گراوە دەست پێیەکا کە ئێمە شۆڵی دەستمان پێ کرد، لە گراوە کە ئێمە وتمان لە گراوە تۆ دەست پێ بکە. چون ئەوەی تۆ باسی ئەەکەی مطلقاً گزارش لە واقعیەتە سەرزەمینە ئێمە نادا. ئەگەر مثالێک بدەم، ئەگەر ئەمە ئیفتخارەکە بە عنوانە دەوڵەتە تورکی، دەوڵەتە ئێرانی، تۆ دەوڵەتت هەز ئەم دەوڵەتی تۆ ئێشێ گزارش بدات لە تەعقیبێکی تاریخی و لە ئەقڵانی تربوونێکە کە لە بەشوێنە ئیدەیە ئازادیە ئەگەڕێ، چۆن هێگل ئێژێت، چۆن ڕۆسۆ ئێژێت، چۆن مۆنتسکیۆ ئێژێت. دەوڵەتە ئێرانی دەوڵەتە دینیە ئێرانیە کە تۆ لە تاریخە بەحسیەکەی تا ئەگاتە ئەم دەقیقەی عەلی خامنەئی مەوجودە، نە دەوڵەتە بە پێوەرەکانە هێگل، نە قانونی هەست. دەچێ افتخارێکە مێنێتەوە بۆ خەڵکی ئەم سەرزەمینە. افتخار بە چی ئۆکەی؟ تۆ بە ڕەوایەتە تاریخ تەعقیب ڕەعیەتی نۆکەری و بەندەییەکەی و ئەو کارتە کردە. ئەمە 2500 ساڵ نمودەکەیشی ئاوەسەم ڕۆی بینی خەڵکە خەسیاگە، هاڕیاگە، نابوودە، کاول کریاگە، برسی بووگە، بە فاحیشە کێشیاگە سەرزەمینە ئێمە. کەس زاتی نییە تۆقکە، کەس زاتی نییە بێژی من ئینسانم. ئەترسی خۆشی، ئەترسی خۆشی شەکیێز لەوەی کە ئینسانە، چون ئەسڵ نازانی ئینسان بوون یعنی چی. بۆ نەک ئەوەی کە ئەم ئینسانە تەوانی نییە، ئەم ئینسانە وا فێرکریاگە کاکە زەمانێک ئیدەیەک هەمەگیر ئەوێ کە ملیۆنها ئینسانی مستەقل ئەمانە باسکەنتەکە یەکتریە. تۆ پێچە ڕادیۆ ئەەکەی، تۆ لە ناو ماشینەکە تا ڕادیۆ ئەەکەیت و لە ماڵە تەلەڤیزیۆنەکە ئەەکەیت و مۆبایلەکە ئەگریتە دەست بڕۆیتە ناوی سۆشیال میدیا. 1 ملیۆن جار لە ڕۆژە بۆمباران ئەکری بەم قسانە. تاریخە ئێران، زلهێزەکانی جیهان، دموکراسی، مافە مرۆڤ، سێکولاریزم، تۆ هەر بەمە بمباران ئەکری دەقیقە بە دەقیقە. تەبیعەتەن مێشکە تۆ ناتوانێ خارج بێت، وەکو کاغای سرف وا لیان ئەپرسی کاورای ڕایەت ئەوروپایی ئەیان وەزع چۆنەوی لە باوا گەورەم لەخوا بە زیادی باشترە. باوا گەورەم 2 دۆنەم زیاتر زەمینم هەست، پەیوانە بوو جیهانێکی تریش ئەخولقێت، پەیوانە بوو جیهانێکی تریش ممکن ئەبێت، پەیوانە بوو چون نەیەزانی، چون تکرار کریا بوو بووی. زۆر باشە ئەرباب بە زەمینی هەست، منیش لەسەر زەمینەکەی ئەرباب کارەکەم. شت لەوە خاستر هەست، ئەو زەمینەکەی هەست من کاری لەسەرەکەم. خۆ لەمە شتە باشتر ناوێت. ئەو وا فکری کردو، خەڵکی ئێمە وا فکرەکاتەوە.
خەڵکی ئێمەش سەواف کردکاتەوە کە دەوڵەتی ئێرانی نێوی چی بکەین براگیان ئێگە دەوڵەتی عێراقی نێوە نی مەعاشەکە نادا بووگینە ڕۆبع موچە براگیان چی بکەین دێ ئەم فەقیرە خوبناحی نییە چون ئێمە تا مەقتە ئاخێزیان نەمانتوانی شەڕە ئیدە بکەین لەگەڵ ئەمانە نەمانتوانی لە ئیدە ئەمانە بشکێنین تا لە مەیدان نزامیشە و لە لەشم مادیشە پێیان بدۆڕێنین نەمانتوانی ئیستە لە بەرامبەر ئاخێزنامەی کوردان دەوڵەتە ئێرانی یاڵەتە متحدەیە ئامریکا بریتانیا قرچ و ئەونۆ حەچێکیان بەوتن نییە من لەسەر هەمان ئەسڵ کە ئازادی بێ لەسەر هەمان ئەسڵ کە اختیار بێ وەستاوم و ئەمەم تێئۆریزە کردووەتەوە بە گوێرەیە گزارشێک کە لە سەرزەمینە کوردانەیدەم مێژووی واقعیش ئەوەسە من باسم کردەگە ئەمانە بێن ڕووی بکەن کە ئەمەی کە من وتمەوانیە خب ئەگەڕێنەوە سەرەتای ئاخێزنامە من محاولە ئەەکەم من ئێستا لە سەرەتاوە ڕەوەندێکی کولیم وت دەی ئێمە ئەگەر گەرەکمان حاڵمان خاست بوێ ئاها خەڵکێژی با لە ئێران و ئینقلاب بکەین بەر عەلەیهە خامنەئی هەر ڕۆژیش دانێ ئۆپۆزیسیۆنی ئەحمەقی بۆ تێرن قسەی ئەحمەقانە کا لە حیزبی دموکرات و لە پەکەکە و لە کوڕەشا ئا لە کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنی عێراقی خەڵک پەنگی خوارگەس و وەختە بتەقێ و نازانێت چی بێژێت ئەمە حتا ئەڕوات خراپتر و خراپتر بێ لەبەرەوەی داستانەکە چییە؟ داستانەکە ئەمەسە سەرزەمینە کوردەوار دەبێ حەپەلوشکرێت ئینسانەکانی دائیمەن لە شەرایەتی ئەنباشتی کەڵەکەبوونی سەرەتایی یابن یعنی چی؟ یعنی دائیمەن ئەم ئینسانێک لە کەرەستەکانی مەعیشەت دوورۆ بکرێتەوە دائیمەن دوورۆ بکرێتەوە وابەستەتری بکەیت تا ڕۆ بچێتە ناوی مثالێک بەمە خزمەتتان کابرا جاران جوتیار بوو دوو مانگایشی هەبوو شیر و ماستە خۆی تەهیە کرد پەنێری خۆی لە مانگاکان دروزە کرد ئاردی گەنمی خۆی ئەحاڕی بە ئاشوەی کرد بە نان ئمڕۆ ئەو ئینسانە لەم کۆمەڵگا کە بۆی دروست کریاگە تیکەیە زەمینی بۆ ماگەسۆ بە 2 هیکتار خەریکە کشتی مەکانیزەکە ئیتر مانگاکەی نەماگە ئیتریش نان دروست ناکات ئەو 5 تۆن گەنم بەرهەمەهێنێ ئەیفرۆشێ مشتێ پوڵ تێتە دەسی ئەم پوڵە دەوڵەتی ئێران چاپی کردگە ئێستا هەڵەسێ ئەڕواتە بازار پوڵەکە ئەدا بە نانەوە نانی لێ ئەسێنیت ئەیدا بە ماست و شیر ئەیدا بە هێلکە ئەیدا بە گۆشت ئەم ئینسانە ئێستا سازماندەهی کریاگە لە ناوە ئاڵوگۆڕ و سیستەمە ئاڵوگۆڕە ئەم سیستەمە ئاڵوگۆڕە انحسارە مطلقی وا لە دەست کێ وا لە دەست دەوڵەتە ئێرانی دەوڵەتە عێراقی دەوڵەتە تورکی و دەوڵەتە سووری پەیوەندیە ئینسانەکان بووگە بەچی بووگە فقط بە پارە حەجێکی تر نییە بۆ یە کابرا هەڵسێ گازە بۆ ئەکێشێ لە دەریاوە بۆ تێرێتە دیواندەرە بۆ تێرێتە سەقز ئەدواتن ئەیواتن لادیەکانە هەوەتوو کاورا تا دوێکە ئەیتوانی ئاگرە خۆی دروستکە خۆی گەرمۆ کاتەوە ئیستە پارە ئەدا گازی بۆ بێت یەک لەحزە سەر شێرەکە بۆ سێ کاورا ڕقی ئەواتەوە کاورا نان نییە بیخوات و ناتوانێ ئەو بە چه ئیتمینان و سەر ئەم شێرەی داگەسە دەست ئەم کاوراوە ئەتوانێ سەری ئەم شێرە داخە تۆ چۆن هەموو ژیانە خۆتە داگەسە دەسە ئەو هەر وەختێ مەیلی بێ وەکو شێرەکەی ڕووسیەوە ئیسە دایخست لە دانمارک لە تۆی داخە ئەمەم کە بە تۆوت ئەوێنیت جوتیارە 20 ساڵە پێش نسبەت بە ئیستە زۆر نابووترە ئەناڵێ بەدەست هەموو شتێک و ئەناڵێ لەبەرەوەی ئەو ئیستە هەموو شتێکی بووگە بەر ئەساسە مشتێ پوڵوا لە دەستیا وا لە ناوی مبادلەیەکا کە ئەو نییە پس دەوڵەتە ئێرانی دائیمەن خەریکە ئێمە و دەوڵەتە عێراقی دائیمەن خەریکە ئێمە بێ هەمە چیزەکە دائیمەن قۆناغ بە قۆناغەمانما تا حەجێکمان بێوە نامێنێت ئەمە چیەکە؟ ئەمە کۆمەڵێ هیچ و پوچ دروستەکە
بە کەڵکی هیچێ ناین حەچێکمان نییە نە زەمینمان هەست نە سەرمایەمان هەست نە کەرەستەی بەرهەمهێنەرمان هەست بە کەڵکیش ناین لە بازاڕە نامان کڕن کەس نامان کڕی پێویستی بە ئیش من نییە پێویستی بە کارە من نییە دەستگای ئیدئۆلۆژیکیش وای بە من کردگە کە من پێم وایە ئەم کارە هینە خۆم نییە هەنە و کەسەسە وا لێ مەسێنێت بۆیە من هەڵەسم دەرەچم لەگرا خۆم ئەنێم بە وڵاتەکانی ئەوروپا و بازاڕەکانی ئەوروپاوە بمسێنن بۆیە وەختێ سەرانە حکوومەتە حەلیمە کوردستان تێنێژن گەنجەکانمان دەرەچن دەی تۆ واتە کردە بە گەنجەکان دەرەچن هیچ و پوچت کردن تۆ ئەمریکا داتی نیاگە لەوێم خەڵکە هیچ و پوچکەی چیەکەی سە چۆنیان تێری تۆ چیان پێەکەی سەرمایان پێدەی کەرەستەی بەرهەمهێنەریان پێدەی چیان پێەکەی تۆ هەرچی ڕۆژ لە دوای ڕۆژ کە ئەڕوات خەریکی ئەم خەڵکە لە یەکتری ئەترازێنیت ئاخێزنامەی کوردان خەریکە ئەمە بە تۆی ژێت خەریکە ئێژێ وادەسی پێکرد وایش بەردەوامە ئەگەر تۆ ئەمڕۆ حاڵە خاس نییە ئەوە بەرنامە و سیاسەتێکە کە بەسەر توا سەپریاگەوە وانییە کە عەلیە خامنەیی نازانێت وانییە کە مەسعودە بارزانی نازانێت ئەوانە دەقیقەن بەرنامەگەلێک ئەوە لە بەرەو زۆر شتی ئەسەرکەوتو بووگن تا خەڵک دەسەمۆ بێ هەمە چیز و هیچ و پوچکەن کریاگە کەس زاتی نیە نووزەی لێوە دەرنایێت هەموو شەهامەتیان کوشتووە هەموو گەورەی و شکۆیان کوشتووە ئەمە قۆناغ بە قۆناغ وا ئەکەن بە ئینسانەکان و قەرارە لە سەرزەمینە ئێمە وا بکرێت شێوەی ڕزگاربوون لەمە چییە؟ شێوەی ڕزگاربوون هەڵتەکاندنی بنەڕەتی ئەم سوڵتەسە و هەڵتەکاندنی بنیادینی هەموو هەڵس و کەوتەکانی کۆمەڵایەتی ئابووری وە سیاسیە لەم سەرزەمینە سەر لە نوێ داڕشتنی لەلایەن ئاخێزیان و خەڵکە ئاخێزیە بە گوێرەی حوزەیە تەمەدونی خۆ ئەمە کولیاتێک بوو کە من وتم و ئەمما تێنە سەر جوزئیات تیکە بە تیکە بەحسەکەین کە ئاخێزنامە ئێستا چۆن ئێمە ئیدعامان کرد شەڕە ئیدئۆلۆژی ئەکات شەڕە ئیدە ئەکات لەگەڵ داگیرکەرانە سەرزەمینە کوردەوارە خب لە مەتلعەکەی وە دڵدەستپێکەکەیە ئەژێت ئاخێزنامەی کوردان ڕێکەوتی دەوران تفاق ڕێکەوتی ئەو دەورانەی کە ئینسانە کوردی خۆی تفاق خا بۆ ڕوبەڕووبوونەوەی نەهایی لەگەڵ نظام سوڵتا ئێمە لەگەڵ ڕەوتێکی جەهانیە دەرکەوتگین ئێمە جوزئێک نییەین ئینسانە کوردی لە سوڵتە قبوڵ نەکەری و شکاندن نظام سوڵتەی جەهانیە لە جوزبوون خۆی لەم سوڵتە قبوڵ نەکەریە ئەبێ بە كل مرەڤایەتیە ئازادی و اختیار چون لەم دنیا کەستەکان ناخوا و کەستەکانی نەخوارگە و ئەمە لە سەرزەمینە کوردەوارە کە ئینسانە کوردی قیامەکە و ئەم جوزئە لە بەشە بەشەریەتە کە خۆی لە بەرجەستەتەرین حرەکەتە دەرئەخا ئەبێ بە نوێنەرایەتی کل خۆی ئەبێ بە کل یعنی ئەبێ بە کل بەشەریەت لەگەڵ دیاردەی یونیڤەرساڵە سەرمایەداریە دیاردەی یونیڤەرساڵە ئینسانە ئازادە مخەیەرە سوڵتە قبوڵ نەکردە کوردی ئەتوانی بوێسێت نەحەچێکی تر نە قەومێکی ئیتنیکی زمانی وە پەراوێز خەریاگەر وە پەراوێزە کولتورەکانە تر کە لومپن پرۆلتاریا و تەبەقەی بێ تەبەقەس بەڵکو شەرافەتە ئەم قیامە
هەنە ئینسانە یونیڤەرساڵە ئازادە مخەیەرە سوڵتەناپەزیرە کوردیە کە ئەم سوڵتەناپەزیری و ئازادی و مخەیەریە خۆی بە جیهانە تەشەنە پێدا. ئاوای مرۆڤ ئەگەر بە تەواوی لە ڕاستیەکانی بارودۆخی ئێستاوی پێگەی خۆی تێبگات یاخی دەبێت و سەر هەڵەدات. خب ئەمە مەتلەعە ئاخێز وا دەست پێەکە ئاوایە حتمەن مرۆڤ چۆن حتمەن مرۆڤ ئەگەر لە ڕاستیەکانی بارودۆخی ئێستاوی پێگەی خۆی تێبگات یاخی ئەبێت و سەر هەڵەدات. بۆ ئاوایە کێ ئێژێ ئاوایە کێ ئێژێ مرۆڤ ئەگەر لە ڕاستیەکانە پێگەی ئێستەیە خۆی تێبگات سەر هەڵەدا کامە مرۆڤ بە کێ ئێژن مرۆڤ بەو مەوجودە یا بەو بوونەوەرە کە لەی سەری هەسوود و بەڵگە گوێی هەسوود و چاوی هەست وەکو من ئێژن مرۆڤ لە هەموو دەورانێکی مێژوویە مرۆڤیان وتکە دەی ئەگەر لە هەموو دەورانێکی مێژوویە ئەمە گشتی مرۆڤ بووگە چۆن ئیدەی بووگنۆ کۆیلە وە چۆن ژیانیان کردە لە ژێرە دەسە کۆیلایەتی کە مطلقەن کەرەستە بووگن یعنی هیچ مەوجودیەتێک لە سوژەئی و ئوبژەیانتیانەوگە مطلقەن کەرەستە بووگن. ئەی چۆن لە سەردەمێکە ئەمانە ڕعیەت بووگن کامە مرۆڤ دێ بۆ ئەو مرۆڤە تێنەگەیشت و ڕانەپەڕی. پس لەگرا مرۆڤ تاریفکردنەوەی هەست بە هەر کەسێک کە لە دایک و باوکێکی بوونەوەرێکی وەکو ئێمەمانانە لە دایک ئەوێ نایژن مرۆڤ. ئەگەر مێژوو تەعقیبە ئیدەکردنە ئەگەر ئینسانەکان ڕۆژ لە دوای ڕۆژ ئینسانتر بووگن ئەو جارەگەین بۆ قۆناغەی کە کامە مرۆڤ ئەو مرۆڤەی وە زاتێکی بیرمەندە ئەقڵانیە بەمە ئێژن مرۆڤ. دەنا مرۆڤ وەکو کۆیلە مرۆڤ وەکو عەبدی خوداوەند مرۆڤ وەکو بەندە مافی نییە هیچ مافێکی نییە هیچ حەقێکی نییە مکەلەفە یا وەکو کەرەستەی ئەرباب ئەسندرێت و ئەفرۆشێت یا مکەلەفە و تەکلیفی پێکریاگە و فەرمانی بەسەرا ئەدری و بێچوون و چرا ئەو فەرمانەکە ئیتاعەتەکە و جێبەجێیەکە. لە کامە قۆناغە مرۆڤە ئەو مرۆڤەی وا زاتێکی بیرمەندە زاتێکی ئەقڵانیە. بالول زاتێون زاتی یەکدانە ئامیەن ماچاون بالول دێوانە کێ دیوەی تەورداناو بوو مرکەب نەمەیدەن گردون ڕانابوو. زاتی یەکدانە ئینسان داناس ئینسان وەکو زات دانا. ئەم ئینسانە هەروەکو سەرەتاوتم کۆمەڵێک ئارگیومنتی هەست کۆمەڵێک قسەی هەست بۆ ئەم پێگەی واتیە کە من بارها لە دیبەیتەکانە بە زوانە ئەوامانەیەژم کابرا هەڵەگەڕێت و ئێژە دەسە بێ دەسەڵات چی بکەم زاڵم زەواڵی بۆ بگەێنیت چی بکەین چیم لێ دەستێ من دەوڵە من و تۆکیژن نەدار بەغێرە وەفا چی هەیە هەژار لەگرا تۆ ڕوبەڕوو ئەوی تۆ لەگەڵ ئەم جۆر ئارگیومنتە کە نازیزم تۆ ئەگەر ئەم کارانەکەی پێت نایژن ئینسان و ئینسان نییە ها خۆیشت خۆت بە ئینسان نازانی ئەوانەی ئمڕۆوانە تارانە خۆیان بە ئینسان نازانن بۆیە حاکمیەتە دەوڵەتە ئێرانی ئەتوانی هەموو شتێکیان لێ زەوت بکە. تۆ ئەگەر خۆت بە ئینسان بزانی کابران ناتوانێ هەموو شتێک لە تۆ زەوت بکە. تۆ
ئەگەر خۆت بە ئینسان بزانی و بە مرۆڤە سەردەم بزانیت، ئەوجار ئەو ناتوانێت یاسا بۆ تۆ دانێ کە ئەو قانونە لە پێشەوە تۆی بە مجرم داوەتە قەڵەم. قانونی دروست کردو بۆ بەرگیریکردن لە فساد و تەرازانە تۆ. ئەو ئەسڵی وە بەراعەت لە تۆ نەگرتگە، ئەو ئەسڵی بە مجرم بوونە لە تۆ ئاگرتگە. ئەمە قانون نییە، ئەمە قانون نییە. دەی کابرا بوو ئەقلی ناشکێ لەبەرەوەی لەسەر یەکەم چم کا نەبێ سیاگە. من ئینسان وەکو زاتێکی بیرمەند ئەم حقوقە و ئەم مافانەم هەس. یەک، مافە ئازادیم هەس. حتا وەکو لیبراڵیەکان مافە مالکیەتم هەس و حەقە حەیاتم هەس. دەی ئەگەر مافە ئازادیم هەس ئێشێ بتوانم تەعقیبە ئازادی بکەم. بۆ نایکەم لەبەر ئەوەی کە جۆرێکی تر بە من بێژریاگە. تۆ ئینسانە شیعەی، تۆ ئینسانە موسڵمانی، تۆ وایتە ژێر ڕەوایەتە ئیسلامیەتیە، تۆ مکەلەفی، تۆ بەردەی کۆیلەی، تۆ ئێرانیت، ڕەعیەتە شای. تەبیعەتەن ئەوەی لە وجودە تۆ نامێنێت ئینسان بوونە، بەڵکو تۆ ئەبی بە کۆیلەیەک کە هیچ گزارشێکی ڕاستەوخۆ ناتوانانی لە خۆت بەی. لذا تەنیا گزارشێک کە ئیتوانی لە خۆت بەی ئەمە سەکە بە واسطەیەک کۆیش بە واسطەی دەوڵەت و یا چمکێکی ئەبستراکت و خۆت تعریف بکەیت و ئیستا دینە، ئیستا دەوڵەتە، ئیستا کامیانە. چون تۆ ناتوانێت مستەقلەن بە عنوان ئینسان خۆت پێناسە بکەیت. پس ئینسان وەکو زاتێکی بیرمەند وەختێک لە پێگەیەک وەستاوە تێبگا و بزانێ کە وەکو ئینسان معامڵەی تەکانە کریاگە و بزانێ ئەو ڕوانینە کە بە ئەو کریاگە ڕوانینە بە حیوانێکە نە بە ئینسانێک، و شەرایەتی کە بۆیان دروست کردگە شەرایەتە حیوانێکە نە ئینسانێکی سەربەخۆی ئازادی مخەیەر. ئەم ئینسانە هەڵەچێ و ڕائەپەڕێ، ئەمە هەڵەچێ و ڕائەپەڕێ. و ئێمە پێمان وایە خەڵکی ئێمە وەختێ لەمە تێئەگات بارودۆخی ئێستەی پێگەیەکە واتیە قبوڵی ناکە و ناتوانێ قبوڵیکە، لذا ڕائەپەڕێ. ئاخیزنامە هەر بەم دێڕە سەرەتایەوە کە دەست پێەکە ئەو پێگە باس ئەکا کە چ پێگەیەکە ئەم پێگە واقعیەی وایتیە، چۆن دروست کریاگە، ئەم وەزعیەتە مەوجودەی تۆ وایتیە. هەر بۆیە دەبێ هزری ڕادیکاڵ و بنچینەیی تونترین هەڵوێست لە پێگەی ئیستیسالەوە هەبێ، تونترین هەڵوێستی لە پێگەی ئیستیسالەوە هەبێ. هزری بنچینەی و ڕادیکاڵ هزرێکە کە ئەگەڕێتەوە سەر بنچک ئینسانە، ئینسان وەکو زاتە بیرمەند. هزرە ڕادیکاڵ کامە هزرە وەختی ئەگەڕێتەوە سەر ئینسان، و ئێژێ ئینسان وەکو زاتێکی بیرمەند کە دارای حەقە ئازادی، حەقە مالکیەت و حەقە ژیانە، هەموو شتێک بە گوێرەی ئازادی، بە گوێرەی حەقە حەیات پێوانە ئەکا و مالکیەت پێوانە ئەکا. بۆ ئەم پێوانەکردنە ئەچێت لە ئاخرین مەوزەعی داماوی و لێقۆماویە کە ئیستیسالە ئەوێسێت. تۆ چیت کردگە بەوەی کە من ئازادی ناوێنم، مالکیەت ناوێنم، حەیات ناوێنم؟ چیت کردگە؟ کارە بیرۆکەی ڕادیکاڵەوەسە. لەکوێ دەست پێەکە؟ لە ڕیشەوە بنچکۆ دەست پێەکە تا سەمومەن وەدەسیوێت بیدالێ بە ئیدەعالەکە، بیدالێ هیچ متەفەکرێک بێ هەبوونی ئیدەعالێک لە ناو زەهنیە ناتوانێ بیرکاتەوە، ئیمکانی نییە.
بێجگە لەم ئیددا ئەحمەقەی پۆست مۆدێڕنەی کە معلوم نییە بەرەو کوێ گەرەکیانە بڕۆن. تۆ ئەگەر ئیدەئالێکت لە عیداڵەت لە یەکسانیە لە زهن تۆ نەبێت، نازانی فڵانە ڕەفتار نەعادڵانەست. بۆیە تۆ وەختێ هەڵسوکەوتێکە بەرامبەرەکەی ئیدەئالێکت لە عیداڵەت هەست لە زهنە خۆتا وێژێم کردەوەی نەعادڵانەست. تۆ بۆ خاتری ئەوەی کە لەگەڵ ئەمانە دەربکەفی ئەگەڕێیتەوە بۆ بنچک کە خودە ئینسانە. و ئەم کارە بۆ ئەەکەی تا هاوچەرخ و ئەمڕۆیی، تا مرۆڤی هاوچەرخ و ئەمڕۆیی بە تێگەیشتن لە مەترسیەکان و تاریکیەکانی سەردەم بێتە دی. مرۆڤی سەردەم چۆن تێتە دی؟ چۆن ئێمە پێمان خۆشە سەردەم بین، منداڵە ئەسر خۆمان و زەمان و مەکانە خۆمان بین، نە بەو جۆرەی کە ئەتوانین ئایفۆن بەکاربێرین، نە ئەو جۆرەی کە کریپتۆکارنسی ئەسێنین. نا، سەردەم بوون بە گوێرەی پیچیدەبوون دنیا، یعنیک ئەو شەرایتەی کە تۆ ئەتوانی تێیا تاریکیەکان دەوران خۆت وە سەردەمە خۆت بوێنی کە کەس نایوێنیت، خەتەرەکانی بوێنی. ئەمە پێی ئێژن سەردەمیانە بوون. خەڵک پێی وایە هەموو شتێک قەشەنگە، خۆشە، و ئەمە تۆی کە ئەفامی نەقەشەنگ نییە. وەختێ حەسەن زیرەک گۆرانیە گەوهەرێ ئێژێت، لە چاو پێکەوتنە کەنیشتێکی زەریفا بەناو گەوهەرێ دڵی تێتە قوڵە و گۆرانیە گەوهەرێ ئێژێت، سنگت حەوزی کەوسەرێ خۆشترە لە ئاوی زەمزەم، حەجاجی دەچنە سەرێ، با بڕۆین سوورە گوڵان بچنین لەسەر کانیە قەمسەرێ، یان دەوام کە بۆ دمردم کچێ لە دین و دنیات کردم. ئەمەی کە حەسەن زیرەک ئێژێتی باس لە سەردەمێک و لە ئیحساسێک و لە چرۆی ئیحساسێ لە حەسەن زیرەکە. دوای حەسەن زیرەک ئەوەی کە تێگۆرانی بیشبوونە خۆی بە گەوهەرێ دەربخوا خەریکە فەساد ئەکا ئەو ئەسەرە هونەریەی، فاسد ئەکا ئەو ئەسەرە هونەریەی. حەسەن زیرەک ئەو توانی نییە ئەو چرکە، ئەو لەحزە، ئەو مۆمنتە عاشقانەیەی کە بۆ حەسەن زیرەک دروست ئەوێ و ئەو ڕۆمانسەی کە بۆ حەسەن زیرەک دروستێ بۆ ئەو دروست بێت، و ئەو چون خۆی بۆی دروست ناوێ ئەکەوێ بە تکرارە ئەسەرێک وەکو گەوهەرێ ئەوەنەی تکرار ئەکەنەوە کە کاورا لە کەناراوی شای گوێی ئەدا حەجکە تەکان نادایتر. مەسرەفی ئەەکەی. وەختی تۆ توانت دەرکە ئەمتە نەوێت، وات لێ ئەقۆمێت، وات پێ ئەکەن، وا وردە ساوەزیت ئەکەنەوە، وا وردە ئەخەسێ. تۆ وەختێک لە سەرزەمین تا نەغد و کریتیک نییە، کولتورە ئەمرێت، ئینسانەکانە ئەمرن، کە کولتور هیچێک نییە بێژگە لە نەغد. بۆیە خروجیە حەسەن زیرەکە 50 ساڵە پێشە بێسەوات ئەبێت بە ئیدەیەک تەحسیل کردەیە دیپلۆم و دانشگایی بەناوە ئەم ئەنتەرانەی وەکو گۆرانە ئینزبات و ئاواتبووکانی و گەعدە لێدەرەکان واتوایان وێنیت. بە فاسدکردنە ئەسەرە هونەری و ئەسەرە فولکلۆرە مەردم. سروەتە فەرهەنگی ئەمان خەرجی ئەکەن ئەیکەن بە کالا و ئەیکەن بە بەرهەم تا مەسرەفیکەی. بۆیە ئینسانی ئەم سەردەمە کلەمە تێئەگا لەم تاریکیە تێگەڕا بڕژە بێسە بوواکەی بمیراتە ئەم مردمە. نانە ئەمە تۆ من سەرگەرم ناکەی، تۆ ئینسانە ناتەوانێکی خەسیاگی وا خەریکی لە ئەسەر هونەریە گەوهەریە حەسەن زیرەک کەڵکە مەسرەفی وەرئەگری و پووڕی و منفعەتانە هەڵەگری تا فەرهەنگە مەردەمە کورد نابوو دکەی. خەریکێکی نامن فکر ناکەم تۆ پیاە خاسێکی، فکر ناکەم دەنگە خۆشێکی چ دەست چێهرەگەرە جۆرا و جۆر لە کەنیشکە ناسکە لە چ سوور
تا ئەحمەقی بەناوە فڵانە کەس و فڵانە کەس و بیسانە کەس خەریکە گەوهەریەژی کاکە کار حەسەن زیرەک بۆ خراوەکەن، بۆ ئێوە تەوانتان نییە گەوهەریە دروستکەن. ئەمەسە تاریکیەکە مەسە وا فرە کەسێ نایوێنێەوە تۆ ئەیوێنیت، فرە کەسێ هەڵە خات و بە دیاری و بە دیارە عەزیزە وەیسی و ئاواتە بووکانی و نازانم فڵانە ئەحمەقتر و فڵانە فاسدتر، وەلی تۆ ئێژی نا تۆ خەریکی هەموو فەرهەنگە کورد مەسرەفەکەی، تۆ خەریکی هەموو فەرهەنگە کورد فاسدەکەی، تا ئەم مردمە نەزێتیتر، تا ئەم مردمە شتێکی نەوێت لە پشتیەوە بوێسیت. خەڵکەکە پێی وایە شتە قەشەنگێکە، وەلێ تۆ فکرەکەی نامە فاسدە، وەکو هەڵپەڕکەیە کە فاسدیان کردگە، وەکو جلوبەرگە کوردیە کە فاسدیان کردگە، مەسرەفی ئەکەن و فاسدی ئەکەن، تا تۆ قڕۆڵ ببینە ناوەوە، حەجێکە نەوێت دەسی پێوە بگریت. ئەمە کێ تێگا؟ مرۆڤە هاو چەرخ تێگا، مرۆڤە هاو چەرخێکە لەم تاریشیانە تێگا، وەلی خەڵک پێی وایە هاتنە کیبۆرد فرە شتە قەشەنگێک بوو، کیبۆرد فرە تەحولێکی گەورە بوو کە توانیان گەوهەری بە کیبۆرد لێ بدەن. یابێن گۆرانیە چەپڵەکانە عوسمانە کێمنەیی بخەنە سەر کیبۆرد، خەیرە قەشەنە، توتەی بار گەورە و ئەسەرهایەکی گەورەیە فەرهەنگیە مردمە ئەوە ئەخەسێنی لە بینی ئەوەی وەیەکەی بە کالای مەسرفی. تا ئەگرا لە دیڤەیتەکە بوێسێت ما بەقیە کولیاتە شەرحێکی مختصەری گوزەرا بەسەر ئاخێزنامەوە محاولە ئەەکەین کە لە کڵاب هاوسا بیکەین، وەلی دەنگەکەی لە تەلەگرامە دائەنین کە منیش بتوانم استراحەتێ بکەم و بتوانم خۆ پشوویەک بدەم تا تەفسیرێکی سەرسەریکردن و گوزەراکردن بۆ ئەوەی کەسانێک کە مواجهەون لەگەڵ ئاخێزنامە میزان قدرەت و عەزەمەتە ئەو مەتنە بفامن. ئەوە ئیدەیە ئێوەس، ڕەوایەتە ئێوەس و گوزارشە ئێوەس لە بەرامبەر دوژمنەکانتانە، لە بەرامبەر ئیدەی دوژمنەکانتانە، بەو ئەسڵحەت و ئەتوانی ئەوان لەبین بووی. لا ئێوە خۆش.